خوای بەخشندەی میهرەبان بە ناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 14 ئاسایی خولی پایزە ساڵی چوارەم لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەست پێکەین داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەم بەرنامەی کار پوختەی کۆنووس و ناوی ئامادە نەبووان بە مۆڵەت و بەبێ مۆڵەت بخێنێتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 بڕگەی یەکەم لە مادەی 16 بڕگەی سەیام لە مادەی 18 بڕگەکانی یەکەم دووەم و سێیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 و 48 و بڕگەی یەکەم لە مادەی 52 مادەکان 54 و 55 و 56 و 57 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بڕیاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 14 ئاسایی خولی پایزەی ساڵی چوارەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێش نیوەڕۆ ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 29 یازایی 2020 بەم شێوەیە بێت. یەکەم دەنگدان لەسەر ئەم پێشنیازە و پرۆژە یاساینەی خوارەوە بەپێی حکمی مادەکان 90 91 93 96 لە پێرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان یەک پێشنیاز یاسای پاراستنی ئاژەڵان لە هەرێمی کوردستان دوو پێشنیاز یاسای بەرکارکردنی یاسای فدرالی واژوە ئەلکترۆنی و مامەڵەی ئەلکترۆنیەکان ژمارە 78 ساڵی 2012 سێ پرۆژە یاسای هەمواری پیادەکردنی یاسای بەڕێوەبردننی ئەوقاف ژمارە 64 ساڵی 1966 هەموارکراو لە هەرێمی کوردستان 4 پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان ژمارە 14 ساڵی 2008 دووەم خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای کار لە هەرێمی کوردستان بەپێی حکمی مادەکان 1970 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارە 13 یاسایی بەپێی حکمی بڕگەی دووەمی مادەی 252 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارە 13 ئاسایی خولی پایزەی ساڵی چوارەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 10 بەیانی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 16 یازای 2022 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان دووەم خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان سێیەم دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان چوارەم خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە پرۆژە یاساینەی خوارەوە یەک پێشنیاز یاسای بەرکارکردنی یاسای فدرالی واژوە ئەلکترۆنی و مامەڵەی ئەلکترۆنیەکان ژمارەی 78 ساڵی 2012 دوو پرۆژە یاسای هەمواری پیادەکردنی یاسای بەڕێوەبردنی ئەوقاف ژمارە 64 ساڵی 1966 هەموارکراو لە هەرێمی کوردستان سێ پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان ژمارە 14 ساڵی 2008 پێنجەم دەنگدان لەسەر داواکاری دەست لە کارکێشانەوەی ئەندام پەرلەمان بەڕێز شایان کاکە ساڵح محەممەد لە ئەندامەتی پەرلەمان شەشەم کۆتای هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان لیستی بە مۆڵەت و بێمۆڵەتی ئەندامان لە دانیشتنی ژمارە 13 ئاسایی 16 یازای 2022 ئەوانەی کە مۆڵەتیان پێدراوە ئیحسان محەممەد سەلیم جیهاد حەسەن ئیبراهیم حکمت محەممەد عەبوو زیاد ذکری ئەحمەد ئیسماعیل ڕاهی ڕەهبەر ئیبراهیم ڕێبەر عەبدوڕەحمان عەبدوڵڵا سەرکۆ ئازاد حەسەن کلارا عودیش و یعقوب لیزار رشید حاجی گولستان باقی سليمان لەنجە ئیبراهیم عەبدوڕەحمان لیزە فەلەکەدین صابر لەیلە صابر حد لەیلە عەبدولجەبار حەدۆ نەزار عەبدولغەفار هاوڕێ بەنا محەممەد هەدیە مراد حەیدەر هەڵکەوت ئەنوەر خەلیفە هیمداد سەباح بلە ئەو ئەندامانەی خوارەوە کە ئامادە نەبوون لە کۆبنەوەی 16 یازای 2022 فراکسیۆنی یەگرتووف فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ئەندامە سەربەخۆکان نەوەی نوێ علی حەمەد ساڵح دابان محەممەد حوسێن شیرین ئەمین عەبدولعەزیز شێرکۆ زەودەت مستەفا ئەبوبەکر عومەر عەبدوڵڵا ئیسماعیل عەلی تەها هەلەز ئەحمەد محەممەد سەرچنار ئەحمەد محەممەد عەبدولستار مەجید قادر عوسمان عەلی ئیسماعیل بەدریە ئیسماعیل محمود مسلم عەبدوڵڵا ڕەسوول هاوڕەمان حەمە شەریف ڕووپاک ئەحمەد ڕەحمان عومەر عەبدوڵڵا فەتاح مان بورهان قانع دیاری ئەنوەر حەمد ڕەحیم سیروان فەرەج محەممەد کاوە عەبدولقادر حەسەن موژدە محمود محەممەد سپان سالم حەسەن ناوی ئەو ئەندامانەی کە بە مۆڵەت یان بە بێمۆڵەت لە کۆبنەوەی لێژنەی هەمیشیەکانی ئامادە نەبوون لێژنەکان لێژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆکی لە مافی مرۆڤ 14 یازای 2022 کە مۆڵەتیان پێدرا و ڕۆمیۆ حوزەیران نیسان هیمداد سەباح بیلات ئامادە نەبوو بە دریە ئیسماعیل محمود لژنەی کاروباری پەرلەمان و سکاڵا 14 یازای 2022 ئامادە نەبووە ئیسماعیل عەلی تەها و ئیمداد سەباح بیلال لژنەی کاروباری شەهیدان و جینۆسایدی زیندانیانی سیاسی 14 یازای 2022 مۆڵەتیان پێدراوە سەوسەن محەممەد میرخان لەنجە ئیبراهیم عەبدوڕەحمان ئامادە نەبوو دیاری ئەنوەر حەمد ڕەحیم عوسمان عەلی ئیسماعیل لژنەی کاروباری پێشمەرگە 16 یازای 2022 ئامادە نەبوو ئەبوبەکر عومەر هەڵەدین مۆڵەت حکمت محەممەد عەبوو زەید لژنەی کاروباری یاسایی 21 یازای 2022 ئامادە نەبوو کاوە عەبدولقادر حەسەن ڕووپاک ئەحمەد ڕەحمان لژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنی خۆجەریەکان 21 یازای 2022 مۆڵەت حکمت محەممەد عەبوو زیاد ڕزگار عیسە سوار کاوە عەبدولقادر حەسەن
مۆڵەت لجنەی کاربەری یاسایی 23 یازای 2022 ئامادە نەبوو کاوە عەبدولقادر حەسەن ڕووپاک ئەحمەد ڕەحمان زیکری ئەحمەد ئیسماعیل مۆڵەت لجنەی ئاوەدانکردنەوە بەرهێنان 27 یازای 2022 مۆڵەت هاوڕێ بەنا محەممەد ساڵح سارە دلشاد بەکر ئامادە نەبوو مژدە محمود محەممەد هاوڕەمان حەمە شەریف دابان محەممەد حوسێن لجنەی کاروباری پەرلەمان و سکاڵە 28 یازای 2022 ئامادە نەبوو ئیسماعیل عەلی تەها مۆڵەت ڕاهی ڕەهبەر ئیبراهیم سەوسەر محەممەد میرخان لجنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆکی لە مافی مرۆڤ 28 یازای 2022 ئامادە نەبوو بدریا ئیسماعیل محمود لجنەی کوشتتوکاڵ و ئاودەری 28 یازای 2022 ئامادە نەبوو عەبدولستار مەجید قادر سیپان سالم حەسەن لجنەی دەستپاکەی 28 یازای 2022 ئامادە نەبوو سەرچنار ئەحمەد محمود مژدە محمود محەممەد مۆڵەت سەباح محمود محەممەد زۆر سپاس. بەڵێ بەڕێزان دەست بە جێبەجێکردنی ناوتانە نووسین بەس با دەنگدانەکان تەواو بکەین. بەڕێزان خوشک و برایانی ئازیز ئەگەر خاڵی پەیڕەوی بێ مخالەفەی پەیڕەومان کردبێ احتیادیە بیخەینە پێش ئەوە باش تا باش تەمە بیانووس پەیڕەوی بێ پەیڕەوی بێ و یەک دەقە بێ ئەگینا مەجبورین دەنگدانەکان بکەین. بەڕێزان سەرۆکاتی لیژنەی یاسایی شارەوانی کشت و کاڵ بفەرمون بۆ شوێنی خۆتان. یاسین کات بگرێنەوە بێزەحمەت. بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڵێ سەرۆک پەرلەمان من سێ خاڵت دەڵێم و هیچ کەس ناڵێم. خاڵی یەکەم بەڵێ سەرۆک پەرلەمان ئێمە ئەوە خەریکە لەو ساڵێک کە درێژیشمان کردوێتەوە 4 مانگ تێپەڕی هەتاکو ئێستا بوجە نهاتووە. خاڵی دووەم بەڵێ سەرۆک پەرلەمان 150 لە هەولێرێ جادە تەواو بوو 1 کیلۆمەتر هەیە لە ڕانێ بەس سەبەبەکەم پێ بڵێ بۆ تەواو نابێ. خاڵی سێم بەڕێ سەرۆک پەرلەمان زیاتر لە 1 مانگە خەستەخانەکانی دەڤەری ڕاپەڕین بێ دەرمانن. حکومەتی هەرێمی کوردستان بۆ پارەی نادا. ئێمە پرسیارمان کردووە لەر سلێمانی دەڵێن کاکە 1 دیناری لێنە یعنی ماقول نییە ئێستا لە خەستەخانەکانی دەڤەری ڕاپەڕین نە سرنجەکەیە نە نیدڵەکەیە نە حەبێکی پاراستۆن هەیە. داوا لە بەڕێزت دەکەم لوژنەی تەندروستی ڕاستپێری بۆ ئەو کەیسە یعنی بەڕاستی ئێستا دەڤەرەکەمان 1 دەرمانی لێنە. سوپاس. کاک حاجێرش سپاس. بەناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان من دەمێ سەبارەت بە دۆخی خوێندکاران کە لە دۆخێکی خراپدانە لە ئێستادا پێویستە کێشەکانیان چارەسەر بکرێ هیچ شتر بەم شێوەیە نەخرێنە دڵە ڕاوکەوە و دواکەوتنیان لەوانەکانیاندا. بۆیە پێویستە ئەنجومەنی وەزیران پێ بکات لە بڕیاری خەرجکردنی دەرماڵەکانیان و لەو بارەوە پشتگیری تەواوی خوێندکاران دەکەین و یادداشتماندا بە سەرۆکایەتی پەرلەمان. سپاس. کاک جەمال. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە سەرەتای دەست بە کاربوونی خولی پێنجمی پەرلەمان زۆربەی ئەندامانی پەرلەمان داوای جێبەجێکردنی سیستەمی مەقاسەیان کردیە. لەو دوایە پێشنیازە یاساشی بۆ پێشکەش کراوە. داواکارم بە زوورترین کات بخرێتە بەرنامەی کار و هەروە بۆ باری تەندروستی ڕاپەڕین پشتیوانی کاک یاسین دەکەم هەروە بۆ دەرماڵای خوێندکاران پشتیوانی کاک حەزێرشەکەم. سپاس. زۆر سپاس. کاک جەلەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆربەی زۆری من و ئەندام پەرلەمانەکانی تریش لەسەر کوالەتی بنزین و خراپی بنزین قسەمان کرد و کاریگەریی خۆشی زۆری هەوە الحەمدولله. ئەو ڕۆژە من سەردانی کۆمپانیا پاڵەگای لا نازم کرد کە لەسەر ڕوبەرەکی گەورە و بەرفراوان دروست کراوە بە ستانداردێکی زیادی لە هەمووی گرنگتر لە ڕووی ژینگەییەوە زۆر پێشکەوتووە چکە لە ناو دار و درەخت و گوڵ و گوڵزار و باخ و باخات دروست کراوە. ڕۆژانەش ملیۆنە و 700,000 لیتر بنزین بە کوالەتێکی بەرز و نەوتی سپید جگە لە بەرهێنانی هەزاران تەن لەقیر کە لە داهاتوودا بۆ شەقامەکانی خۆمان زۆر پێویست دەبێت کە زۆر بە پرۆفیشنالی بەرهەم دەهێنرێت. بە ستافێکی شارەزار لە ملەتی خۆمان و بە تەنسیق و هەماهەنگی لەگەڵ پسپۆڕانی ئەمریکی و ئەوروپی. پانەوگای لاەناس هۆکاری سەرەکی بوو گلەی و گازاندەی شوێران بەگشتی زۆر کەم بێتەوە تایبەت چینی کاسبکاری پاسەکان و تەکسی کە بژێوی ژیانە لەسەر بنزین بوو.
کۆمپانیا و پاڵۆگەی لاناس باشترین کوالەتی اعتیادی ئاوادانیشی لە ناو هۆڵی پەرلەمان ئاوا باسی کۆمپانیایەکی دیاریکراو بکەین بەڕاستی بەسەرۆکی بەرلەمانەوە بەس ئەوەیە ئەدی ئەگەر هەموو گلەی و گازاندەی شوفێران هەبوو چێ بەرپرسیار بوو بەڕێ سەرۆکی بەرلەمان ئەدی شێمە چییە؟ ئەمە باسی خراپەمان کرد باسی باشەش بکەین بەڕاستی بەسەرۆکی بەرلەمان ئەگەر کۆمپانیا لە نەزم ئێستا نرخی هەر لیترێک بەزی لۆ خەڵکی کاسبکار و فەقیر دەبۆ ملیۆنە 200 دینار یعنی ئەوانش ئەدی باشە خەمی خەڵک باز دەکەیت چ باش بکەین بەڕێ سەرۆکی بەرلەمان بەڵێ زۆر سوپاس چ باس بکەین بەڕێ سەرۆکی بەرلەمان دەست خۆش بێ زۆر سوپاس کاکمان فەرموو وەڵام مایکەکە داخە کاک جەلال لە ماوەی ڕابردوودا زیاد لە 36 یادداشت پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان کراوە. جێبەجێ نەکردنی ئەم یادداشتانە یان سەرۆکایەتی نەیویستووە یان نەیتوانیوە. ئەمە بووە بە کەم و کوڕیە کە ڕوبەڕووی سەرۆکایەتی پەرلەمانە بێتەوە یەک و دانیشتەکانی پەرلەمانە بێتەوە. ئێمە لە یاسای کار کەم ناکەینەوە لە گرنگجە و یاسایە کەم ناکەینەوە بەڵام بەڕاستی کۆی ئەو یادداشتانە کە پەیوەندیان بە بەرزەموچە و سەرموچەیەکە لە 2015 وەستاوە بە گەڕانەوەی پاشەکەوتی موچەوە هەیە پەیوەندیان بە خۆپیشاندانی خوێندکاران و هەتا دوای هەیە و دەیان کێشەی خەڵگەیە لەم هەرێمی کوردستانەیە کە چاویان لەوەیە پەرلەمانی کورسان قسەی جدی لەسەر بکە بەڵام پەرلەمانی کورسان دەستەوەستانە بۆیە ئێمە بە کۆی تێبینیمان لەسەرەوە هەر تێبینیەکمان لەسەر یاسای کارە بۆی دێنە لیژنەی کاروباری یاسایی بۆی داهاتوو جێگەی بکەنەوە بۆیە ئەم دانیشتنەی ئەمڕۆ بایکۆت دەکەین من و کاکسیروان بابن زۆر سوپاس ژمارەکەت بۆ ڕاستەکەمەوە ئەندامانی بەڕێزی پەرلەمان 45 یادداشتیان داوە بە سەرۆکایەتی هەتا ئێستا 29یان دانیشتنی لەبارەوە کراوە 45 یادداشت دراوە 29یان بە ئامادەبوونی حکوومەت هەرێمی کوردستان دانیشتنیان لەبارەوە کراوە کاک ڕۆمیۆ فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان تابلۆی پەرلەمان کە بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی نووسراوە ئێمە من لە بیرمە لە خولی دووەمی پەرلەمانیش باسمان کرد کە زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی نە عەرەب نا ئینگلیز زمان لەم وەکو نوێنەر لەم پەرلەمانە هەیە و زمانەکانیش لە کەلدوئاشووریەکان لە خولی یەکەمین خولی پەرلەمان لەم پەرلەمانە تەواجودیان هەیە و برا تورکمانەکانیش لە خولی دووەم و تا ئێستا حەقەوە داواش دەکەین بۆەوەی زمانی سریانی و زمانی تورکمانی زیاد بکرێت لەسەر تابلۆکە. سپاس کاک زیاد. بەناوی خوای گەورە مێهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە هەموو لایەکەزان ماوەی 3 مانگە ئێمە لە لیژنەی دارایی راپۆرتێکمان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کردووە ئەو راپۆرتە بەرمەبنای 12 یادداشتی ئەندامانی پەرلەمانی کوردستانی بەڕێز بووە کە لە 7 وەراخۆی بینێتەوە ئەوە 3 مانگە ئێمە چاوەڕێن حکوومەتی هەرێم و لە نەپەیوەندیدارەکان بێنە پەرلەمانی کوردستان کە بەشی زۆری وەڵامی و پرسیارانەی کە لە ئەندامانی پەرلەمان لایەن هاوڵاتیان هەرێمی کوردستانەوەیە ئەتوانێت لەو راپۆرتە وەڵام بدرێتەوە یەکێک لە تەوەرەکان کە ئێستا قسە و باسێکی زۆری لەسەرکرێ مەسەلەی بەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەرزکردنەوەی وەزیفەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان داواکارین بە زووی ئەو کۆبوونەوە جێبەجێ بکرێت تاوەکو وەزارەتی دارایی و تایبەتمەندەکان بێنە پەرلەمانی کوردستان وەڵام بدەنەوە ئایا لە چوارچەوەی یاسا بەرکارەکان لە هەرێمی کوردستان ئەو مەرجانە چینیانوێ پلەی فەرمانبەرانی پێبەرزکردن لێرە ڕوونکردنەوە بدەنە پەرلەمانی کوردستان و زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس یادداشتەکەتان ئاڕاستی حکوومەت هەرێمی کوردستان کراوە جەختکردنەوەشمان کردووە وەڵاممان دراوەتەوە کە ئاڕاستی وەزارەتە پەیوەندیدارەکان کراوە تا ئێستا بەڕێز وەزیری دارایی وەڵامی ئەنجومەنی وەزیرانی نەداوەتەوە بۆ ئەوەی ئامادە بێت لە دانیشتنی پەرلەمان دەتوانن ڕێو شوێنی تر وەرگرن کاک باڵام بۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان پاڵپشت بە مادەی 56 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان قسەکەم ئێمە لە پەرلەمانی کوردستان یاسا دەرەکەین بەس حکوومەتی هەرێمی کوردستان پێشێلکاری یاساکانەکە و ئێمە تا ئێستاش بە هیچ شێوەیەک نەمانتوانیوە وەزیرێک یان نەمانویستوە وەزیرێک بانکەینە پەرلەمان و لەسەر پێشێلکردنی ئەو یاسایانەی لە پەرلەمانی کوردستانەوە دەرەچن و پێشێل ئەکرێن لێپرسینەوەیان لەگەڵ بکەین. وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لەو وەزارەتانە کە بە پێی ئیشتیادی خۆیان ئەیانەوێ پلەی ئەفسەرانی وەزارەتی پێشمەرگە بەرزکەنەوە لە کاتێکدا خۆیان نەیانتوانیوە هێزەکانی پێشمەرگە ڕێک بخەنەوە
ئێستا ئەڵێن ئەو پێشمەرگانەی کە خزمەتیان کردو و شایستەی لە بەرزکردنەوەن پلەکانیان بەرز ناکرێتەوە لەبەر ئەوەی کە پایەیان نەبووە لە کاتێکدا ئەنجومەنی وەزیران لە ساڵی 2011 بە پەیڕەوی ژمارە 6 ئەڵێ ئەگەر ئەفسەر شایستەی یاساییبوونی خۆی تەواو کرد پلەکەی بەرز نەکرایەوە پێویستە پلەی ئەو پایەی پێ بدرێ وەزارەتی پێشمەرگە نە پارەکەیان پێداوە نە پلەکەشیان بەرز ئەکاتەوە و خزمەتەکەشیان فرێداتە تەنەکەی خۆڵەوە لە کاتێکدا بۆ چەند ئەفسەرێکی خۆیان بە هیچ شێوەیەک ماوەی خزمەتیشیان لێ کراوە وەکە بابەتێکی کەشەیە دوو فەوجمان هەبووە لە وەزارەتی پێش کاک باڵم بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمە لە سەرەتای بەڵێ کاک سەرکۆ بەڕێ سەرۆکی پەرلەمان لە کارنامەی حکوومەت کە لە بەردەم پەرلەمانی کوردستانە کارنامەکەی خوێنرایەوە لە دەنگ درا بە کابینەکە و بە سەرۆکی حکوومەت بەداخەوە ئەم کابینەی باسیەوەی کە کابینەیەکی چاکسازیە بێت لە گشت بوارەکانە بەڵام بینیمان چاکسازیەکانیان بریتە لە پلەبەرزکردنەوەی مەرجدار دەبینین ئەوەیە کە نەتوانراوە موچەی خانەنشینان زیاد کرێ بە تایبەتی ئاسایش پۆلیس و ئەوانەی کە پەیوەستە بە ئەم حکوومەتە لە ڕووی چۆن لە ڕووی چاکسازیەوە فەشەل هێناوە لە ڕووی خزمەتگوزاریەوە فەشەل هێناوە دەبینین لە پێوەری ئاوا فەشەل هێناوە لە مەوسوعی نەوتی سپیا 12 ملیارد دیناری دابین کردووە بۆ دوو کۆمپانیا و ئەمە تەنها بۆ خواردنێتی و لە پلەبەرکردنی فەرمانبەران تەنها بۆ خواردنێتی و لە پلەبەرکردنی فەرمانبەران و لە خانەنشینی و لە باجی ژینگە و کامێرە و ئەمان بناوی خودی مزنو دلوان برای سروکا پارلمان کردستان ذکری زیباری دیاره حکومت هریما کردستان دمکه نفت اسپی دابش کرد بوسر هندک گند هریما کردستان که برمیل 100,000 دینار دابش کرد برای سروکا پارلمان کردستان من بلگه هی زوربه او خلک فقیر و هجار او پیتاقا نفته یا فروت یا و پاره نبینه نفته پیتب کرد برهنده پیوست حکومت هریما کردستان الهمی کردستان هچی مالکا به موجبی پیوست نفته به پاره بدهتی زور سپاس بله سپاس مامۆستا شەمۆڵ بەڕێ سەرۆکی پەرلەمان دیارە لە ئێستادا زۆربەی زۆری زانکۆ پەیمانگاکان خوێندکارەکانیان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردو بەهۆی نەبوونی دەرماڵەوە کە ساڵانە ئەو دەرماڵەیە بە پێی ڕێنمایی ژمارە 50 ساڵی 2010 ئەو دەرماڵەیە دەدرا بەڵام بۆ ساڵ ئەو ڕێنمایە نوێ نەکراوەتەوە دەرماڵە نادرێ بە خوێندکاران و بە پێی بەدواداچوونەکانی ئێمە وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا وەزارەتی خوێندنی باڵا نووسراوی کردووە بۆ ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیرانیش نووسراوی کردووە بۆ وەزارەتی داراییش یعنی لاری نەبووە لە پێدانی دەرماڵەکە بەڵام پێویستە ئێستا ئەنجومەنی وەزیران بڕیاری خەرزکردنی و دەرماڵەیە بدا بۆی چیتر خوێندکاران بایکۆتی وڵەکانی خوێندن نەکەن و مەترسی نەکەوێتە سەر ساڵی خوێندنی 2022-23 زۆر سپاس. بەڵێ شیرین خان. بەڕێ سەرۆکی پەرلەمان قسەکانم کران لەلایەن هەمووان باسی فەرمانبەران پلە بەرزکردنەوەی فەرمانبەران سپاس. کاکارۆن. بەناوی خدای گەورە مهرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان من پاڵپشت بە مادەی 66 بڕگەی سێ لە دەواازەی پێنجەم لە مادەی 56 بڕگەی یەکەمی ساڵی یاسای ژمارەی ساڵ 1992 دەکەم. بەڕێ سەرۆکی پەرلەمان لە ڕێکەوتی 28 سی 2022 ڕێژەیەن دامانی یاسایی پەرلەمانی کوردستان پرۆژە یاسایەکمان تەقدیم کردو بۆ مەقاسە و بریەخستن بۆ قەرزانەی کە حکوومەت هەرێمی کوردستان و پاشەکەوت لای خەڵک لای حکوومەتێتی بیجێڕێتەوە. دووەم لە 30 2022 پرۆژە یاسایەکمان تەقدیم کردو بەرمەبەری ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان بۆ بێدانی قەرزی بچووک بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هیچ کامێکیان تا ئێستا نەخراونەتە بەرنامەی کار. خاڵی دووەم پارێزگای سلێمانی بەڕێ سەرۆکی پەرلەمان لە بەردەم مەترس و کارەساتێکی یەکجار گەورەتە. ئەم پارێزگایە خەریکە بە تەواوی بەهۆی تێکەڵکردنی بیر و ڕای حزبی و عقلێتی حزبۆکراتیەت بە تەواوی دەخنچێندرێت. بەڕێ سەرۆکی پەرلەمان نزیک بە 1000 پرۆژە لە پارێزگای سلێمانی وەستێنراون. تا ئێستا بەنداوێک یەک بەنداویش نە پارێزگا لێ نەدراوە. نزیکەی 2000 کارگە لەم پارێزگا وەستێنراون. نەخۆشخانەی هیوا ڕۆژانە خەڵک جان دەست بێرێت بەهۆی نەبوونی دەرمان و عیلاجەوە. کاک زانا فەرموو. بەناوی خۆی گەورە میهرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان دیارە ئێمە پێمان وایە حکوومەتە حکوومەتی خزمەتگوزاریە و حکوومەتی چاکسازیە بەجێرەی ئەم راپۆرتانەی کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا حکوومەت هەرێمی کوردستان ئاراستەی پەرلەمانی کوردستانی کردووە لە هەنگاوەکانی چاکسازی لە جێبەجێکردنی یاسای چاکسازی.
بۆیە ئەگەر هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان بە شێوەیەکی تر ناوی حکوومەتی هەرێمی کوردستان بهێنێت ئێمە ئەمە بەڕای فەرمی لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان وەرناگرین بەڕای کەسی ئەندامی بەڕێزی پەرلەمان وەردەگرین خۆ ئەگەر بەڕای فەرمی لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان وەربگرین باشتر ئەم لایەنە سیاسیە لەم حکوومەتەدا بکشێتەوە نەک بڵێ حکوومەتە کە حکوومەتی چەتە سازیە و لەناو حکوومەتەکەشدا بمێنێتەوە. بەڵێ زۆر سپاس. ئەندامی پەرلەمان وەڵامی ئەندامی تری پەرلەمان ناداتەوە. بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی ئەو هێزە سیاسیانەیە کە پێکیان هێناوە هەر عیب و عارێکی هەبێ هی ئەو هێزە سیاسیانەیە کە پێکیان هێناوە هەر دەستکەوتێکیشی هەبێ هی ئەو هێزە سیاسیانەیە کە پێکیان هێناوە ئەو هێزانەی کە لە ناو حکوومەتن ئەتوانن ڕاو بۆچوونی خۆیان ڕەخنەگرتن لە کابینەکە لە ناو ئەنجومەنی وەزیران لە ڕێی ئەندامانی پەرلەمانیشانەوە لە ڕێگەی بە دوواداچوون چونکە هیچ هێزێکی سیاسی ئەوە بۆ پارتیش ڕاستە بۆ یەکێتیش ڕاستە بۆ گۆڕانیش ڕاستە بۆ پێکاتەکانیش ڕاستە ئەندامەکانی خۆی ڕاناسپێرێ ئەگەر وەزیرێک گەندەڵ بوو ئەگەر پرۆسەیەک بە گەندەڵی تێپەڕی لێی بێدەنگ بن ڕێو شوێنی پەرلەمانی ئەبێ لە بەرامبەر ئەو بابەتانە بگیرێتە بەر کە ئەندامانی بەڕێزی پەرلەمان پێیان وایە گەندەڵی کراوە بەڵام وتنەوەی دروشم تەعمیمکردن بۆ ئەو هێزە سیاسیانە نابێ کە خۆیان بەشێکن لە حکوومەت چونکە بەشێکی پریشکێکی بەرخودی هێزە سیاسیەکە ژەکەوێ دەست بە جێبەجێکردنی بڕگەکانی بەرنامەی کارەکەین بەڵێ بڕگەی یەکەمی بەرنامەی کار و ئەو هێزە سیاسیانەی کە ئێستا بەشدارن کەس خێری پێ نەکردوون هەمویان بەیەکەوە بڕیاریان داوە ڕێکەوتون لەسەرەوەی بەیەکەوە لەم حکوومەتە بن تکایە بەسە تکایە با دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کار بکەین زۆر سوپاس بۆ هەمووتان بەڕێزان بەڵێ بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان باپەت راپۆرتی دەنگدان لیژنەی کاروباری یاسایی و کشتتوکاڵ و ئاودێری و شارەوانی و گواستنەوە گەیاندن و گەشت و گوزار ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 23/11/2022 کاتژمێر 12:30 پاشنیوەڕۆ کۆبوونەوەی هاوشیان ئەنجامدا بۆ تاوتوێکردن و داڕشتنەوەی ئەو پێشنیارانەی کە لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە سەبارەت بە پێشنیازی یاسایی ڕێخستنی مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵی ماڵی و بێلانەکان لە هەرێمی کوردستان داعش لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا دوای گفتوگۆ و تاوتوێکردنی لیژنەکان گەیشتینە ئەم ئەنجامانەی خوارەوە. بەڕێزان ئێمە لە دەنگدانین فەرموندانیشن سەبارەت بە ناونیشان دوو پێشنیاز هەیە. پێشنیازی یەکەم یاسای پاراستنی ئاژەڵەکان لە هەرێمی کوردستان داعش عێراق پێشنیازی دووەم وەک خۆی یاسای ڕێخستنی مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵە ماڵی و بێلانەکان لە هەرێمی کوردستان داعش عێراق. بەڵێ بەڕێزان ناونیشان دوو پێشنیار هەیە یەکەم هەر بەڕێزێکی لەگەڵە دووەم وەک خۆی پەسەند کرا مادەیەک بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی یەک سێ پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکەوە خۆی تەنها بڕگەکانی شەشەم و دوانزەیەم و سێزدەیەم بەم شێوەی لێ بکرێت. شەشەم ئاژەڵی ماڵی جۆرێکە کە بە سروشت ماڵیە یا شیاوی ماڵیکردن هەیە چ لە لایەنەی حەوانەوە بێت و ئاژەڵی دڕندە ناگرێتەوە. دوانزەیەم نەخۆشی هاوبەشەکان مرۆڤژەڵی نەخۆشی گواستراوە لە نێوان مرۆڤ و ئاژەڵدا. سێزدەیەم پەراوی دروستی ئاژەڵ پەراوی تۆمارکردنی زانیاری تایبەت بە ئاژەڵی ماڵی بە خێوکاری ئاژەڵی بێلانەکان. پێشنیاری دووەم وەک خۆی. پێشنیاری سێم پێشنیاری هەر سێ لیژنەی تایبەتمەند بەپێی ئەو دەسەڵاتانەی کە لە مادەی نۆهەتویەکی بەرگەی چوارەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە بە لێژنەی یاسایی و تایبەتمەندەکان دراوە ئێمە لە کۆبەندی ئەو بژاردانەی کە پێشنیار کراون لەلایەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا ئەم پێشنیارە دەخەینە ڕوو داوا دەکەین کە بخرێتە دەنگدان. مادەکە وەک خۆی تەنها بڕگەکانی شەشەم و هەشتەم بەم شێوەی لێ بکرێت. شەشەم ئاژەڵی ماڵی و ئاژەڵەیە کە بە سروشتی ماڵیە یا شیاوی ماڵیکردنە لانەی هەبێت یان نەبێت و ئاژەڵی دڕندە ناگرێتەوە. هەشتەم ئاژەڵی چێوی ئەو ئاژەڵەیە کە دوور لە دەستی مرۆڤ لە دایک بووە و بەبێ هاوکاری مرۆڤ لە قۆناغەکانی ژیانیدا پێگەیشتووە و بە سروشتی خۆی لەگەڵ مرۆڤدا هەڵ ناکات و
درڕند دەبێت یان نا. مادەی یەکسێ پێشنیار هەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان کەس لەگەڵ نییە سێەم پەسەند کرا. سەبارەت بە مادەی دوو سێ پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە بەم شێوەی لێ بکرێت. یەکەم پارێزگاریکردن لە ئاژەڵە ماڵی شێوی و بێلانەکان و پاراستنی تەندروستی ڤێتەرنەری و ڕێخستنی بەخێوکردن و مامەڵەکردن لەگەڵیاندا. دووەم پاراستنی سەلامەتی و تەندروستی مرۆڤ و ژینگە و تەندروستی گشتی لە زیانی ئاژەڵی ماڵی و شێوی بێلانەکان. سێم بڵاوکردنەوەی هۆشیاری و پاراستنی ئاژەڵان و کللتوری ئاژەڵ دۆستی. پێشنیازی دووەم مادەکە وەک خۆی تەنها زنجیرەیەک بە بڕگەی چوارەم زیاد بکرێ. چوارەم پاراستن و ڕاگررتنی هاوسەنجی سروشت و ژینگە. پێشنیازی سێم وەک خۆی بەڵێ مادەی دوو سێ پێشنیازەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان کەس لەگەڵ نییە سێم وەک خۆی پەسەند کرا. سەبارەت بە مادەی سێ چوار پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنها بڕگەی یەکەم خاڵی سێ بەم شێوەی لێ بکرێت. یەکەم هەڵمەتی لە ناوبردننی ئاژەڵی نەخۆش کە هیچ چارەسەرێکی پزیشکی نەبێت و بەبێ ئازاردانی کوتان و دابڕاندن و کەرەنتینەکردنی ئاژەڵان لەبەر ڕۆشنایی یاسا بەرکارەکانی هەرێم. پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنها بڕگەی دووەم بەم شێوەی لێ بکرێت. دووەم دروستکردنی بنکە بۆ ئاژەڵی بێلانە و دەست بەسەر و نەخۆش و ئەوانەی پێویستیان بە چاودێری تایبەت هەیە و تۆمارکردن و پاراستن و چاودێریکردن و تەندروستیان. پێشنیاری سێم مادەکە وەک خۆی تەنها بڕگەی دووەم بەم شێوەی لێ بکرێت. یەکەم مادەکە وەک خۆی تەنها بڕگەی یەکەم خاڵی سێ بەم شێوەی لێ بکرێت. هەڵمەتی کوتان و دابڕاندن و کەرەنتینەکردنی ئاژەڵان و چارەسەرکردنیان یان لە ناو بردننی ئاژەڵی نەخۆش دوای دیاریکردنی نەخۆشیەکەی لەبەر ڕۆشنایی یاسا بەرکارەکانی هەرێم. دووەم مادەکەەوە خۆی تەنها بڕگەی دووەم بەم شێوەی لێ بکرێت. دووەم دروستکردنی پەناگە بۆ ئاژەڵی بێلانە و دەست بەسەر و نەخۆش و ئەوانەی پێویستیان بە چاودێری تایبەت هەیە و تۆمارکردن و پاراستن و چاودێریکردنی تەندروستیان لەلایەن ستافێکی شارەزا و پسپۆر بە شێوەیەکی زانستی. پێشنیاری چارەم وەک خۆی مادەی سێ بەڕێزان چوار پێشنیارەیە کەس لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان کەس لەگەڵ نییە سێم یەک ئەندام لەگەڵە چوارەم وەک خۆی پەسەند کرا. مادەی چوار فەرموون. سەبارەت بە مادەی چوار دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم وەک خۆی پێشنیاری دووەم پێشنیاری هەرسێ لێژنەی تایبەتمەند مادەکە بەم شێوەیە لێ بکرێت. هەر کەسێک دەتوانێت بە ڕێوەبەرایەتی یان بەشی سەرپەرشتی پەناگاکان ئاگادار بکاتەوە لە بوونی ئاژەلی نەخۆش و ئەوانەی پێویستیان بە چاودێری تایبەت هەیە. بەڵێ بەڕێزان مادەی چوار دوو پێشنیار هەیە. یەکەم وەک خۆی کەس لەگەڵ نییە دووەم هاوبەش بەڵێ پەسەند کرا. مادەی پێنج سەبارەت بە مادەی پێنج دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە بەم شێوەیە لێ بکرێت. لێژنەیەکی پسپۆر لە پزیشکانی ڤێتەرنەری بەڕێوەبەراتیەکان بە هەماهەنگی فەرمانگەی پەیوەنددارەکان سەر بە وەزارەتەکانی ناوخۆ و شارەوانی و گەشت و گوزار و تەندروستی و دەستەی پاراستن و چاکردنی ژینگە و ڕێکخراوەکانی ئاژەڵپارێز و ژینگەییەکان لە هەر پارێزگا و ئیدارەیەکی سربەخۆ بڕیار دەدەن سەبارەت بە ڕاگررتنی هاوسەنجی زۆربوون و لە ناوچوونی ئاژەڵان پاڵپشت بە پێوەر و ڕێکاری تەندروستی ڤێتەرنەری هاوچەرخ. پێشنیاری دووەم وەک خۆی مادەی پێنج دوو پێشنیارەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە یەک ئەندام هەر بەڕێزێ لەگەڵ وەک خۆی بەڵێ پەسەند کرا. مادەی شەش سەبارەت بە مادەی شەش چوار پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا بڕگەی یەکەم خاڵی یەکەم بەم شێوەیە لێ بکرێت. یەکەم یەک ڕێکخراوەکانی ئاژەڵ دۆستان و بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکی یەکە کارژێڕیەکان لایەنە پەیوەنددارەکان شوێنی بازاڕ و گۆڕەپانی کڕین و فرۆشتنی ئاژەڵە مالیە زیندووەکان و پێشانگاکانی خستنە ڕووی ئاژەڵان دیار دەکەن بە ڕەچاوکردنی یاسا و ڕێنماییە بەرکارەکان. پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنیا دەستەواژەی دڕندە لا ببرێت لەم مادەیەدا و لە هەر شوێنیشتردا هەبێت. پێشنیاری سێم وەک خۆی بەڵێ مادەی شەش بەڕێزان چوار پێشنیار هەیە.
ئەبەڵە بیخێنە چارەم پێشنیاری چوارەم پێشنیاری هەرسێ لێژنەی تایبەتمەند مادەکە وەک خۆی تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی خوارەوە یەک دەستەواژەی زیندووەکان لا ببرێت لە مادەکە دوو لە بەرگەی دووەمدا دەستەواژەی درڕندە لا ببرێت مادەی شەشەم بەڕێزان چوار پێشنیار هەیە بەڕێزە لەگەڵ یەکەمە یەک ئەندام هەر بەڕێزێک لەگەڵ دووەمە بەڕێزان کەس لەگەڵ نییە لەگەڵ سێم بەڕێزان یەک ئەندام لەگەڵ چوارم پێشنیاری لیژنەکان پەسەند کرا مادەی حەوتەممان بۆ بخوێننەوە بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پارلەمان سەبارەت بە مادەی حەوت پێنج پێشنیار هەیە پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا خاڵی چوار لە بڕگەی یەکەم لا ببرێت پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی خوارەوە یەک لە بڕگەی یەکەم خاڵی یەک دەستەواژەی پاساو لا ببرێت دوو لە بڕگەی یەکەمدا خاڵی چوار لا ببرێت سێ لە بڕگەی دووەم خاڵی سێ دەستەواژەی ناڕەوایی لا ببرێت پێشنیاری سێم مادەکە وەک خۆی تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی خوارەوە یەک بڕگەی یەکەم خاڵی یەک بەم شێوەی لێ بکرێت یەک ئەنجامدانی هەر ڕفتارێکی بە ئەنقەس کە ببێتە هۆی ئازاردان و ئەشکەدانی ئاژەڵ یان زیان پێگەیاندنی یان کوشتنی بەبێ پاساو یان لە بارودۆخێکی قبول نەکراودا پێشنیاری چوارەم وەک خۆی پێشنیاری پێنجەم پێشنیاری هەرسێ لیژنەی تایبەتمەند یەک ئەم کردارانە دەرحەق بە ئاژەڵە ماڵیەکان قەدەغەیە ئەلف ئەنجامدانی هەر ڕفتارێکی بە ئەنقەس کە ببێتە هۆی ئەشکەنجەدانی ئاژەڵ یان زیان پێگەیاندنی باش ژەهراویکردن بە ئەنقەز یا لە ئەنجامی کەم تەرخەمی جیم بە قوربانیکردنی ئاژەڵێکی ماڵی بە مەبەستی ڕاوکردن یا کوشتنی ئاژەڵێکی دیکە دال سازدانی شەڕ لە نێوان ئاژەڵێک و ئاژەڵێکی دیکەیان ئاژەڵێکی دیکەیان پەلەوەر و پەلەوەرێکی دیکە بە شێوەیەک ببێتە مای زیان پێگەیاندن یان کوشتنی یەکێکیان ها بەکارهێنانی هەر دەرمانێکی وزەبەخش یان هۆرمۆن یا سترۆیدەکان بۆ ئاژەڵ دوور لە بڕیاری پزیشکی ڤێتەرنەری و بڵاوکردنەوەی وێنە و گرتەی ڤیدۆیی تایبەت بە کردارەکانی هاتوو لەم بڕگەیەدا لە دەستگاکانی ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکان دوو ئەلف هەر کەسێک یەکێک لەو کردارانەی هاتوو لە بڕگەی یەکەمی ئەم مادەیە دەرهەق بە ئاژەڵی ماڵی یا ئاژەڵی بێلانە ئەنجام بدات ئەوە بە پێبژاردنێک کە لە 250,000 دینار کەمتر نەبێت و لە 1 ملیۆن دینار زیاتر نەبێت سزا دەدرێت ئەگەر سەرپێچیکار پیشەی کڕین و فرۆشتن و مامەڵە پێکردنی ئاژەڵان بێت ئەوە سزای پێبژاردنەکەی دەبێتە دوو هێندە دووەم یەک هەر کەسێک بە ئەنقەست و بە ناڕەوایی ئاژەڵی ماڵی بێلانە بکوژێت بە بەندکردن بۆ ماوەیە کە لە 1 مانگ کەمتر نەبێت یان بە پێبژاردنێک کە لە 1 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 3 ملیۆن دینار زیاتر نەبێت سزا دەدرێت دوو ئەم بارانەی خوارەوە بە بارودۆخی توندکردنی سزادا دەنرێت بۆ مەبەستی هاتوو لە خاڵی یەکی ئەم بڕگەیە ئەلف ئەگەر کوشتنەکە بە هۆی بەکارهێنانی ژەهرەوە بێت با ئەگەر کوشتنەکە بە ڕێگایەکی دڕندانە بێت جیم ئەگەر کوشتنەکە بەرامبەر بڕەپارەیەک یا سوودێک بێت دال ئەگەر بکرد تاوانەکە دووبارە بکاتەوە سێ ئەگەر کوشتنەکە بە هەڵەیان بە هۆکاری کەم تەرخەمی یا بە مەبەست بێت ئەوە کەسەکە بە پێبژاردنێک کە لە 100,000 دینار کەمتر نەبێت و لە 500,000 دینار زیاتر نەبێت سزا دەدرێت بەڕێزان مادەی حەوت پێنج پێشنیار هەیە بەڕێزە لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان کەس لەگەڵ نییە سێهەم بەڕێزان کەس لەگەڵ نییە چوارەم یەک ئەندام دوو سێ پێنجەم لیژنە هاوبەشەکان پەسەند کرا مادەی هەشت بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی هەشت دوو پێشنیار هەیە پێشنیاری یەکەم مادەکەەوە خۆی تەنیا بڕگەی یەکەم بەم شێوەی لێ بکرێ یەکەم یەک بەخێوکردن یا ڕاهێنانی ئاژەڵ بە کۆمەڵ لە ناوەندی پارێزگا و ئیدارە سەربەخۆ و قەزا و ناحیە و ئەو گوندانەی کە شارەوانیان هەیە لەژێر مۆڵەتی بەڕێوەبەرایەتی دەبێت قەدەغەیە دوو بەخێوکردنی ئاژەڵ بە تاک ئەگەر ببێتە هۆکاری شێواندن و زیانی تەندروستی و ژینگەیی قەدەغەیە پێشنیاری دووەم وەک خۆی بەڵێ مادەی هەشت دوو پێشنیارەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان پەسەند کرا مادەی نۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی نۆ هیچ پێشنیارێک نییە وەک خۆی مادەی نۆ بەڕێزان هیچ پێشنیارێک نییە وەک خۆی بەڕێزێکی لەگەڵە پەسەند کرا سەبارەت بە مادەی دە هیچ پێشنیارێک نییە وەک خۆی سەبارەت بە مادەی دە هیچ پێشنیارێک نییە وەک خۆی پەسەند کرا مادەی 11 بەڕێزان هیچ پێشنیارێک نییە وەک خۆی مادەی 12 بەڕێزان هیچ پێشنیارێک نییە وەک خۆی پەسەند کرا مادەی 13 بەڕێزان هیچ پێشنیارێک نییە وەک خۆی پەسەند کرا مادەی 14 بەڕێزان هیچ پێشنیارێک نییە وەک خۆی پەسەند کرا مادەی 15 بەڕێزان هیچ پێشنیارێک نییە وەک خۆی پەسەند کرا مادەی 16 بەڕێزان هیچ پێشنیارێک نییە وەک خۆی پەسەند کرا مادەی 17 بەڕێزان هیچ پێشنیارێک نییە وەک خۆی پەسەند کرا مادەی 18 بەڕێزان هیچ پێشنیارێک نییە وەک خۆی پەسەند کرا مادەی 19 بەڕێزان هیچ پێشنیارێک نییە و
سەبارەت بە مادەی 11 چوار پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا بڕگەی یەکەم لە خاڵی دووەم بەم شێوەی لێ بکرێت. یەکەم دوو هەڵواسینی ناوی گونجاو و ناونیشان لە گردنی یان بە هەر شێوازێکی دیکەی هاوچەرخ و ڤێتەنەریەکانی تایبەت و حکومیەکان بەبێ بەرامبەر و دەست بەسەر ئەو ئاژەڵانەدا دەگیرێت کە بێ ناونیشانن. پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنیا بڕگەی یەکەم خاڵی دوو بەم شێوەی لێ بکرێت. یەکەم دوو هەڵواسینی ژمارەیان پیتێکی گونجاو و ناونیشان لە گردنی یا بە هەر شێوازێکی دیکەی هاوچەرخ و بەڕێوەبەرایەتی بەبێ بەرامبەر دەست بەسەر ئەو ئاژەڵاندا دەگرێت کە بێ ناونیشانن. پێشنیاری سێەم وەکو خۆی پێشنیاری چوارەم پێشنیاری هەر سێ لیژنەی تایبەتمەندە. مادەکە وەک خۆی تەنیا بڕگەی یەکەم خاڵی دوو بەو شێوەی لێ بکرێت. یەکەم هەڵواسینی ناو ژمارەیان پیتی گونجاو و ناونیشان لە گردنی یا بە هەر شێوازێکی دیکەی هاوچەرخ و بەڕێوەبەرایەتی بەبێ بەرامبەر دەست بەسەر ئەو ئاژەڵاندا دەگرێت کە بێ ناونیشانن. سوپاس. سپاس. مادەی 11 بەڕێزان چوار پێشنیار هەیە. بەڕێزێ لەگەڵ یەکەمە لەگەڵ نییە بەڕێزان لەگەڵ دووەم یەک ئەندام لەگەڵ سێم بەڕێزان کەس لەگەڵ نییە چوارەم پەسەند کرا. سەبارەت بە مادە 12 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا خاڵێک بە زنجیرەی سێ بۆ بڕگەی دووەم زیاد بکرێ بەم شێوەی خوارەوە. دووەم لە حالەتی دووبارەکردنەوەی سەرپێچیەکەی ناوی سەرپێچی کار دەخرێتە ناو لیستێکی ڕەشەوە کە بۆی نییە جارێکی دیکە کڕین و فرۆشتن بە ئاژەڵەوە بکە. پێشنیاری دووەم وەک خۆی. مادەی 12 بەڕێزان دوو پێشنیار هەیە. هەر بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم وەک خۆی پەسەند کرا. سەبارەت بە مادەی 13 سێ پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکەوە خۆی تەنیا بڕگەی دووەم خاڵی ئەلف بەم شێوەی لێ بکرێ. دووەم هەر کەس و لایەنێک سەرپێچی حکمی بڕگەی یەکەمی ئەم مادەیە بکە بە پێبژارنێک کە لە 500,000 دینار کەمتر نەبێت و لە 1 ملیۆن دینار زیاتر نەبێت دەدرێ بۆ هەر سەرپێچێک. پێشنیاری دووەم مادەکەەوە خۆی تەنیا بڕگەی دووەم خاڵی ئەلف بەم شێوەی لێ بکرێ. دووەم ئەلف هەر کەسێک سەرپێچی حکمی بڕگەی یەکەمی ئەم مادەیە بکە بە پێبژارنێک کە لە 1 ملیۆن و 500,000 دینار کەمتر نەبێت و لە 3 ملیۆن دینار زیاتر نەبێ سزا دەدرێت بۆ هەر سەرپێچێک. پێشنیاری سێم وەک خۆی. بەڕێزان سەبارەت بە مادەی 13 سێ پێشنیار هەیە. بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان دووەم سێ پێشنیار هەیە. هەر بەڕێزێ لەگەڵ دووەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ سێم بەڕێزان پەسەند کرا. سەبارەت بە مادەی 14 سێ پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا بڕگەی یەکەم خاڵی دوو بەم شێوەی لێ بکرێ. یەکەم ئەلف بڕیاردان لەسەر لە ناوبردننی هەر ئاژەڵێک کە مەترسی لەسەر ژیانی مرۆڤیان ئاژەڵێکی دیکە دروست بکە ئەگەر هیچ چارەسەرێکی پزیشکی بۆ نەخۆشیەکەی بوونی بێ. پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنیا پێشەکی بڕگەی یەکەم بەم شێوەی لێ بکرێ. یەکەم لێژنەیەک لە سنووری پارێزگا و ئیدارە سربەخۆکان و لە سنووری قەزا و نەحیەکان بەپێی پێویستی لە سەرۆکی یەکەی کارگەڕی نوێنەری تەندروستی ژینگەی پۆلیس شارەوانی بەڕێوەبەرایەتی و نوێنەرێکی ڕێکخراوەکانی ئاژەڵ دۆستی پێک دەهێنرێ و ئەم ئەرکانەی خوارەوە لە ئەستۆ دەگرێ. پێشنیاری سێم وەک خۆی. بەڕێزان مادەی 14 سێ پێشنیارەیە. بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان یەک ئەندام لەگەڵ سێم پەسەند کرا. مادەی 15 بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 15 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە بەم شێوەی لێ بکرێت. پارێزگار و سەرپەرشتیاری ئیدارە سربەخۆکان و یەکە کارژێریەکانی دیکە ڕێکخراوەکانی بواری ئاژەڵان لەسەر پێشنیازی لیژنە دەتوانن گرێبەست لەگەڵ لایەنی تایبەتمەند بە ئەرچی داهاتوو لە مادەی 14 ئەم یاسایە داواژۆ بکەن بە هەماهەنگی لەگەڵ وەزارەت. پێشنیاری دووەم وەک خۆی. بەڵێ مادەی 15 دوو پێشنیارەیە. بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم پەسەند کرا. سەبارەت بە مادە 16 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادە 16 هیچ پێشنیارێک نییە بەڕێزان وەک خۆی پەسەند کرا. سەبارەت بە مادە 17 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادە 17 بەڕێزان وەک خۆی پەسەند کرا. سەبارەت بە مادە 18 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم وەک خۆی. پێشنیاری دووەم پێشنیاری هەر سێ لیژنەی تایبەتمەند مادەکە بەم شێوەی لێ بکرێت.
وەزارەتەکانی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و ئەوقاف و کاروباری ئاینی و ڕۆشنبیری و وەرزش و لاوان و دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ڕێکخراوەکانی بواری ئاژەڵدۆستی هەماهەنگ دەبن لە هەڵمەتی هێنانەکایی کللتوری ئاژەڵدۆستی و هوشیارکردنەوەی سەبارەت بە مافەکانی ئاژەڵ و چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵیاندا لە قۆناغەکانی خوێندن و لەسەر ئاستی گشتی. مادەی هەژدە پێشنیارەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان پەسەند کرا. سەبارەت بە مادەی 19 دوو پێشنیار هەیە. پێشنیار یەکەم مادەکە وەک خۆی، پێشنیاری دووەم ئەوە دوو هەیە ڕاستەکە بەڵێ هەڵەمان کردوێمە بەڵێ. سەبارەت بە مادە 19 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم وەک خۆی، پێشنیاری دووەم پێشنیاری هەر سێ لیژنەی تایبەتمەند ئەم مادەیە لا ببرێت. بەڕێزان دوو پێشنیار هەیە لەسەر مادەی 19 بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم یەک کەسی لەگەڵ دووەم پەسەند کرا. مادەی 20 سەبارەت بە مادە 20 سێ پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنها بڕگەی یەکەم بەم شێوەیەی لێ بکرێت. یەکەم 150 داهاتی ئەو پێبژاردانەی کە لەم یاسایە داهاتووە بۆ مەبەستی جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە تەرخان دەکرێت. 150 دەخرێتە خەزێنەی دەخرێتە سندوقی ژینگە. پێشنیاری دوو مادەکە وەک خۆی تەنها بڕگەی یەکەم بەم شێوەی لێ بکرێت. یەکەم لە 100% داهاتی ئەو بژاردنانەی لەم یاسایەدا داهاتووە ئەو پێبژاردانەی لەم یاسایە داهاتووە بۆ مەبەستی جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە تەرخان دەکرێت. پێشنیاری سێم وەک خۆی. بەڵێ مادەی 20 سێ پێشنیارەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم چوار ئەندام لەگەڵە لەگەڵ سێم پەسەند کرا. مادەی 20 سەبارەت بە مادەی 20 سەبارەت بە مادە 21 هیچ پێشنیارێک وەک خۆی. مادە 21 وەک خۆی پەسەند کرا. سەبارەت بە مادەی 22 هیچ پێشنیازێک وەک خۆی. مادەی 22 بەڕێزان پەسەند کرا. سەبارەت بە مادەی 23 هیچ پێشنیازێک وەک خۆی. مادە 23 وەک خۆی پەسەند کرا. مادە 24 هیچ پێشنیازێک وەک خۆی. 24 پەسەند کرا. سەبارەت بە مادە 5 هیچ پێشنیازێک وەک خۆی. 25 هیچ پێشنیارێک وەک خۆی پەسەند کرا. سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن دوو پێشنیاز هەیە. پێشنیاری یەکەم ڕای لیژنەی هاوبەش دەستەواژەی بەزەی هاتنەوە لا ببرێت بەم شێوەی خوارەوە. لە پێناو پاراستنی ئاژەڵان و ڕێخستنی شێوازی مامەڵەکردن لەگەڵیاندا بۆ ڕێخستنی ئەو بوارانەی لە یاسا بەرکارەکانی هەرێمدا ڕێک نەخراون و بە مەبەستی بڵاوکردنەوەی کللتوری ئاژەڵدۆستی بە گیانداراندا ئەم یاسایە دەرچۆندرا. پێشنیاری دووەم وەک خۆی. ئاژەڵان چاکیەکەینەوە بەڕێزان دوای چاکردنی بەڕێزان هۆیەکانی دەرچواندن دوو پێشنیارەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە یەک بەڕێز هەر بەڕێزێک لەگەڵ دووەمە لیژنەی هاوبەش یەکەمە هەر بەڕێزێ لەگەڵ ڕای لیژنەی هاوبەشەکە یەکەمە بەڵێ پەسەند کرا. ئەندامانی بەڕێزی پەرلەمان 68 ئەندامی بەڕێزی هەفتاویەک بەڵێ هەفتاویەک ئەندامی بەڕێزی پەرلەمان لە ژوورەوە ئێستا ئەو بەڕێزانەی کە لەگەڵ کۆی یاساکەن کۆی یاساکە بە کۆی 71 دەنگ پەسەند کرا. زۆر سوپاس بۆ بەڕێزان لیژنە تایبەتمەندەکان لیژنەی یاسای ئەندامانی بەڕێزی پەرلەمان و ڕاوێژکاران کە ئازایانە ڕوبەڕووی ئەو هەڵمەتە ناڕەوایە بوونەوە کە بەرامبەر بە پەرلەمانەکرا. ئێمە بە پێویستمان زانی یاسایەک هەبێ بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو هەزاران ئاژەڵە بێلانەی کە مەترسی لەسەر ژیان و تەندروستی دروستەکەن و هاوکات یاسایەک هەبێ بۆ ئەوەی کە مامەڵەیەک بە پێی ئەوەی کە لە شەریعەتی ئیسلام و لە کەلتوری کوردەواریمانە هاتووە مامەڵەی ئینسانیانە لەگەڵ ئاژەڵ بکەن. دەستخۆشیتان لە یەکەم سوپاس دەتوانن بڕۆنەوە شوێنەکانی خۆتان. لیژنەی یاسایی ئەمێنێتەوە بڕگەی دووەمی بەرنامەکە جێبەجێیەکەین کە بریتە زۆر سوپاس دەستان خۆش بێ. بڕگەی دووەم بریتە لە دەنگدان لەسەر پێشنیازە یاسای بەرکارکردنی یاسای فدراڵی واژۆی ئەلکترۆنی و مامەڵە ئەلکترۆنیەکان ژمارە 78 ساڵی 2012 لە هەرێمی کوردستان. دکتۆرە بەس بوو کورد نەبوو کوردستانی هەموو ئەو یاسا. بەڵێ کەلتوری کوردستانی بەڵێ باشە جان دروستە.
بەڵێ بەڕێزان دەست پێ بکەن فەرمونون. برای سروکی پارلمان بو سروکاتی پارلمانی کردستان بابت راپورتی دنگدان لجنه کاروباری یاسایی روزی چهارشنبه ریکوتی 23/11/2022 کارجمردهی بیانی که بنوع خوی انجام دا بو توتوی کردن و دارشنوی و پیشنیارانه که لالین اندامانی پارلمان پیشکش کراون سابارت به پیشنیاز یاسایی برکار کردن یاسایی فدرالی و جو الکترونی و معامله الکترونی کان جماره 78 سالی 2012 لهرمی کردستان داش عراق لدانشتنی خویندنوی دوام دا دوی گفتگو کردن و توتوی کردن لجنگان گیشنم انجامانه خواروا سبارت به نو نشان دو پیشنیار هیا پیشنیاری یکم یاسای برکار کردن و همواری پیاده کردن یاسای فدرالی و جوی الکترونی و معامله الکترونی کان جماره 78 سالی 2012 لهرمی کردستان داش عراق پیشنیاری دوام وک خوی بەڕێزان سەبارەت بە ناونیشان دوو پێشنیارەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەسی لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان پەسەند کرا. برای سروکی پارلمان سبارت به ماده یک دو پیشنیار هیا پیشنیاری یکم ماده که بم شواله بکرید یاسای واژوی الکترونی و معامله الکترونی کان جماره 78 سالی 2012 برکار لهرمی کردستان داش عراق همواری پیاده کردنی دکرید پیشنیاری دوام وک خوی بەڵێ بەڕێزان مادە یەک دوو پێشنیارەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان پەسەند کرا. سبارت به ماده دو هیچ پیشنیارێک نییە وەک خۆی. مادەی دوو بەڕێزان هیچ پێشنیارێ نییە وەک خۆی پەسەند کرا. مادەی سێ سبارت به ماده سه پیشنیاری یکم ماده که وەک خۆی تەنیا برگەکانی چوارم خالی یک و ششم بەم شێوەیە لێ بکرێت. چوارم یک واژوی الکترونی نیشانەیەکی کەسیە کە بە شێوەی پیتەکان ژمارەکان هێماکان نیشانەکان دەنگەکان یان شێوەی دیکە دەردەکەوی و تایبەتمەندیەکی بە هاوتای هەیە و ناسنامەی کەسی خاوەنەکەی دەسەلمێنیت و دەسەڵاتی پەسەندکردن متمانای پێدەدات. شەشەم مامەلەکانی ئەلکترونی مامەلای شارستانی بازرگانی کارگیری و ئەوەی پەیوەستە پێیانەوە لە داواکاری ڕێکار گرێبەست تۆمارنامە نامەکاری قەوالای ئەلکترونی شیا و بۆ هەواڵەکردن و دەستاودەستکردن ئەوانەی کە بەهای دارایی و نەختینەیان هەیە و لێ دەرهاتە مشتەقات داراییەکان کە بە ئامڕۆزی ئەلکترونی ئەنجام دەدرێن دەگرێتەوە. بەڵێ پێشنیازی دووەم وەک خۆی پێشنیازی سێم پێشنیازی سێیەم پێشنیاری لیژنەی تایبەتمەند بەپێی ئەو دەسەڵاتانەی مادەی 91 برگەی چوارەم لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە بە لیژنەی یاسایی تایبەتمەند درراوە ئێمە لە کوبەندی ئەو بژاردانەی پێشنیار کراون لەلایەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دوامدا ئەم پێشنیارە دەخینە ڕوو و داوا دەکەین بخرێتە دەنگدان. مادەکە وەک خۆ تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی خارەوە یک برگەی یەکەم بکرێتە برگەی دوام و بە پێچەوانەوە. دوو برگەی شەشەم بەم شێوەیە لێ بکرێت. شەشەم مامەلە ئەلکترونیەکان مامەلەی شارستانی بازرگانی کارگیری دارایی و ئەوەی پەیوەستە پێیانەوە لە داواکاری ڕێکار گرێبەست تۆمارنامە نامەکاری قەوالای ئەلکترونی شیا و بۆ هەواڵەکردن و دەستاودەستکردن ئەوانەی کە بەهای دارایی و نەختینەیان هەیە و لێ دەرهات مشتەقات داراییەکان کە بە ئەمڕۆزی ئەلکترونی ئەنجام دەدرێن دەگرێتەوە. مادەی سێم سێ پێشنیارەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان کەس لەگەڵ نییە سێم پەسەند کرا. بەڕێ سەرۆکی پەرلەمان مادە چوار دوو پێشنیار هەیە. پێشنیار یەکەم مادەکەەوە خۆی تەنیا خاڵی دووەم بەم شێوەی لێ بکرێت. دووەم دەکرێت ڕێوشوێنەکانی دادگای پێڕاگەیاندنە دادگەیەکان پێڕاگەیاندنی ئامادەبوون فەرمانەکانی پشکنین فەرمانەکان دەستگیرکردنی حکومەکانی دادگایەکانی و ئەوەندەی لەگەڵ سروشتی یاسایەکاندا بگونجێت دوای دادبینیکردنی پێداویستیە یاسایی هونەری و تەکنیکیەکان و ڕاهێنانی دادوەران و فەرمانبەرانی پەیوەندیدار پێشنیاری دووەم وەک خۆی. بەڵێ دوو پێشنیارەیە بەڕێزان مادەی چوار هەر بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم پەسەند کرا. مادەی دوایەوە مادەی پێنج بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی پێنج دوو پێشنیاری پێشنیاری یەکەم ئەم مادەیە لابرێ پێشنیاری دووەم وەک خۆی. مادەی پێنج بەڕێزان دوو پێشنیارەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەسی لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان پەسەند کرا. مادەی شەش سەبارەت بە مادەی شەش هیچ پێشنیارێک نییە وەک خۆی.
مادەی 6 هیچ پێشنیارێ نییە وەک خۆی پەسەند کرا. بە مادەی 7 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادەی 7 بەڕێزان وەک خۆی پەسەند کرا. باش یەشتم حکومە سزایەکان سەبارەت بە مادەی 3 زیادکرا و 3 پێشنیارەیە. پێشنیار یەکەم مادەکە 30 زیادکرا و 3 پێشنیارەیە. پێشنیار یەکەم مادەکە وەک خۆی تەنیا پێشەکی مادەکە بەم شێوەی لێ بکرێت لەگەڵ ڕەچاوکردنی هەر سزایەکی تونتر لە یاسا بەرکارەکانی هەرێم هاتووە بە بەندکردن بۆ ماوەیەک لە 1 ساڵ کەمتر نەبێت و لە 5 ساڵ زیاتر نەبێت و بە پێبژاردنێک لە 5 ملیۆن دینار زیاتر نەبێت سزا دەدرێت. بەڵێ پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنیا پێشەکی مادەکە بەم شێوەی لێ بکرێت لەگەڵ ڕەچاوکردنی هەر سزایەکی تونتر کە لە یاسا بەرکارەکانی هەرێم داهاتون بە زیندانی کرد بۆ ماوەیەک لە 10 ساڵ کەمتر نەبێت و بە پێبژاردنێک کە لە 2 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 4 ملیۆن دینار زیاتر نەبێت سزا دەدرێت. پێشنیاری سێم وەک خۆی. بەڕێزان سەبارەت بە مادەی 33 پێشنیارەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە یەک ئەندام هەر بەڕێزێ لەگەڵ دووەمە کەس لەگەڵ نیە لەگەڵ سێم پەسەند کرا. مادەی 31 زیادکراو فەرموون بەڕێزان. برای سروک پارلمانی سبارت به ماده 31 زیاد کرا و 2 پیشنیار هست. پیشنیاری یکم ام ماده لگل ماده 31 بخرید و بکریت یک ماده. پیشنیاری دوم وک خوی. بەڕێزان سەبارەت بە مادەی 31 زیادکراو 2 پیشنیار هەیە. پیشنیاری یەکەم بەڕێزێکی لەگەڵە کەس لەگەڵ نییە دووەم وەک خۆی پەسەند کرا. سبارت به ماده 32 زیاد کرا و هیچ پیشنیاری نیه وک خوی. مادەی 32 زیادکرا و هیچ پێشنیارێک نییە بەڕێزان وەک خۆی پەسەند کرا. برای سروک پارلمانی سبارت به ماده 33 زیاد کرا و هیچ پیشنیاری نیه وک خوی. نا 33 سەبارەت بە مادەی 33 زیادکرا و هیچ پێشنیارێک نییە وەک خۆی پەسەند کرا. فەرموون بەڕێزان بۆ ما بخێنەوە. برای سروک پارلمانی سبارت به ماده 34 زیاد کرا و 2 پیشنیار هست. پیشنیاری یکم ماده که وک خوی تن یا برگه یک به زنجیره سیام بو ماده که زیاد بکرید و بم شیوه خواره و سیام هر کسی یکی لو تاوانانه انجام بداد کلم یا ساده هاتون به تاوانی آبروبر اجمار دکرید. پیشنیاری دوم وک خوی. بەڕێزان مادەی 34 2 پێشنیارەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە یەک ئەندام هەر بەڕێزێ لەگەڵ دووەمە بەڕێزان وەک خۆی پەسەند کرا. مادەی 35 مان بۆ بخێنەوە فەرموو کاکژار. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە 35 سێ پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکەەوە خۆی تەنها بڕگەی دووەمی مادەکە بەم شێوەی لێ بکرێت. دووەم واژوو بەڵگەنامەی ئەلکترۆنی نێوەندی ئەلکترۆنی بڕوانامەی پەسەندکردن و بەشێکن لە بەڵگەنامەی سەلماندن کە دادگا دەتوانێت پشتیان پێبەستێت لە دەرکردنی حکومەکانی بەپێی یاسا بەرکارەکان لە هەرێم. هەر کەس سوولایەنێکی پەیوەندیدار دەتوانێت پێچەوەن ئەوی تای دەهاتووە بە هەر بەڵگەیەکی دیکەی پێوەرگیرا و بە یاسا بسەلمێنێت. پێشنیاری دووەم وەک خۆی. پێشنیاری سێم پێشنیاری لیژنەی تایبەتمەند تەنها بڕگەی دووەمی مادەکە لا ببرێت. بەڕێزان مادەی 35 سێ پێشنیار هەیە. یەکەم هەر بەڕێزێکی لەگەڵە کەس لەگەڵ نییە دووەم بەڕێزان یەک ئەندام سێم بەڕێزان پەسەند کرا. بەڵێ فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەکو لیژنەی تایبەتمەند داواکەین مادەیەک بە زنجیرەی 36 زیادکراوە بۆ یاساکە زیاد بکرێت بەم شێوەیە خوارەوە داوا دەکەین بخرێت دەنگدان. مادەی 36 زیادکراو سزاکانی هاتوو لەم یاسایەدا بەباری توندکراو هەژمار دەکرێت ئەگەر تاوانەکە لەلایەن فەرمانبەرێکی پەیوەندیدار بە جێبەجێکردنی یاساکە ئەنجام درابێت. بەڕێزان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ زیادکردنی ئەو مادەیە کە لیژناوە بەشەکان تەرخیان کردووە ببورن لیژنەی یاسایی پەسەند کرا. بەڵێ. سەبارەت بە مادەی 8 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادەی 8 بەڕێزان هەر بەڕێزێ لەگەڵ مادەی 8 هیچ پێشنیارێک نییە پەسەند کرا. مادەی 9 بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 9 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. بەڕێزان مادەی 9 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی هەر بەڕێزێکی لەگەڵە پەسەند کرا. نییە وەک خۆی. مادەی 10 بەڕێزان هەر بەڕێزێکی لەگەڵە پەسەند کرا.
بەس سەرۆکی پەرلەمان سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن سێ پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم هۆیەکانی دەرچواندن لە پێناو بە دەنگەوە هاتنی پێشکەوتنە خێراکانی بواری تەکنەلۆجیای زانیاری بەو شێوەیە خزمەت بە پێشکەوتنی ئابووری هەرێم دەکات وەک گونجاندنێک لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی لە بواری بازرگانی لە ڕێگەی یەکخستنی حکومە یاساییەکانی پەیوەندیدار بە مامەڵە ئەلکترۆنیەکان و ئاسانکاری بازرگانی و مامەڵەی دارایی و کارگێڕی و لابردنی ئەلکترۆنیەکان و پێدانی هێزی یاسایی پێیان و مسۆگەرکردنی گواستنەوەی ئەم بەڵگەنامانە و مامەڵەکردن پێیانەوە لە نێوان لایەنە پەیوەندیدارەکان لە ڕێگەی خزمەتگوزاری بێمەترسی و پارێزراو بە جۆرێک یاساکە حکمی تایبەت بە پاراستنی نهێنی و کەسێتی داتا و زانیاری کەسی لە خۆ بگرێت و خراپ بەکارهێنانی واژۆی ئەلکترۆنی لە جۆرەها زێدەڕۆیی لە مامەڵەی ئەلکترۆنی و سنووردار بکات بە شێوەیە پارێزراوێتی مسۆگەر بکات و متمانەی مامەڵەکاران پتەوتر بکات و ڕایکردنی خێرای مامەڵە و کاروباری هاوڵاتیان ئەم یاسایە دەرچوێنرا. پێشنیاری دووەم هۆیەکانی دەرچواندن لە پێناو بە دەنگەوە هاتنی پێشکەوتنە خێراکانی بواری ئەلکترۆنی و تەکنەلۆجیای زانیاری و بەو شێوەیە خزمەت بە پێشکەوتنی ئابووری هەرێم دەکات و وەک گونجاندنێک لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی لە بواری بازرگانی لە ڕێگەی یەکخستنی حکومە یاساییەکانی پەیوەندیدار بە مامەڵە ئەلکترۆنیەکان و ئاسانکاری بازرگانی و مامەڵەی دارایی و کارگێڕی و لابردنی بربەست و ئالنگاریەکانی بەردەمیان لە ڕێگەی پەرەپێدانی ژێرخانی یاسایی واژۆی ئەلکترۆنی و بەڵگەنامە دیۆکومێنتە ئەلکترۆنیەکان و پێدانی هێزی یاسایی پێیان و مسۆگەرکردنی گواستنەوەی ئەم بەڵگەنامان و مامەڵەکردن پێیانەوە لە نێوان لایەنە پەیوەندیدارەکان لە ڕێگەی خزمەتگوزاری بێمەترسی و پارێزراو بە جۆرێک یاساکە حکمی تایبەت بە پاراستنی نهێنی و کەسێتی داتا و زانیاری کەسی لە خۆ بگرێت و خراپ بەکارهێنانی واژۆی ئەلکترۆنی لە جۆرەها زێدەڕۆیی لە مامەڵەی ئەلکترۆنی سنووردار بکات بە شێوەیەک پارێزراوێتی مسۆگەر بکات و متمانەی مامەڵەکاران پتەوتر بکات ئەم یاسایە دەرچوێنرا. پێشنیاری سێم وەک خۆی بەڕێزان سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن سێ پێشنیارەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڵێ لەگەڵ سێم لەگەڵ دووەم ببورن لەگەڵ دووەم ئەبێ بیژمێنین چکە سێم هەیە هەر بەڕێزێ لەگەڵ دووەمە فەرمونون ئەبێ ژماردن بکەین. بەڵێ پەسەند کرا. کۆی یاساکە بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بەڕێزێکی لەگەڵە بەڵێ 67 لە ژوورۆیە بەڵێ بە کۆی دەنگ پەسەند کرا بە کۆی دەنگی 67 ئەندامی پەرلەمان دەستخۆشی لە لیژنەی یاسایی یەکەم هیوادارم ئەم یاسایە ببێتە هۆی کەمکردنەوەی ڕۆتین و ئاسانکردنی کاروبارەکانی حکوومەت و کەرتی تایبەت. بەڵێ بڕگەیەکی تری بەرنامەی کار کاکاران زۆر سپاس قسەی خۆتی کردووە من دڵنیام پەیامەکە شگەیشتووە. بەڵێ سپاس بەڵێ فەرموون بەڵێ زۆر سپاس بەڵێ فەرموون کاکژار بەڵێ لیژنەی ئەوقاف فەرموون سەرۆکایەتی لیژنەی ئەوقاف فەرموون بەڵێ بەڕێزان فەرموون لیژنەی یاسایی بەڵێ فەرموون
بەڕێزان فەرمونون ئێمە یاسای کارمان لەبەردەستە ئەمانەیە دەست بە مناقەشە بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان باپەت راپۆرتی دەنگدان لیژنەی کاروباری یاسایی و لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 23/11/2022 کاتژمێر 12 نیوڕۆ کۆبوونەوەی هاوبەشیان ئەنجامدا بۆ تاوتوێکردن و داڕشتنەوەی ئەو پێشنیارانەی کە لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراون سەبارەت بە پرۆژە یاسای هەمواری پیادەکردنی یاسای بەڕێوەبردننی ئەوقاف ژمارە 64 ساڵی 1966 هەموارکراو لە هەرێمی کوردستان داش عێراق لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا دوای گفتوگۆکردن و تاوتوێکردن لیژنەکان گەیشتنە ئەم ئەنجامانەی خوارەوە سەبارەت بە ناونیشان هیچ پێشنیارێک نییە وەک خۆی بەڕێزان ناونیشانی پێشنیارێک نییە وەک خۆی هەر بەڕێزێکی لەگەڵە پەسەند کرا سەبارەت بە مادەی دوو پێشنیار هەیە پێشنیاری یەکەم وەک خۆی سەبارەت بە مادەی یەک دوو پێشنیار هەیە پێشنیاری یەکەم وەک خۆی بەڵێ پێشنیاری دووەم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند بیخێنەرەوە بۆمان فەرموو بەڵێ تایبەتمەند بەپێی ئەو دەسەڵاتانەی مادەی 91 بڕگەی چوارەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە بە لیژنەی یاسایی و تایبەتمەند دراوە ئێمە لە کۆبەندی ئەو بژاردانەی پێشنیار کراون لەلایەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا ئەم پێشنیارە دەخینە ڕوو داوا دەکەین بخرێتە دەنگدان پیادەکردنی خاڵی دوو لە مادەی دوو یاسای بەڕێوەبردننی ئەوقافی عێراقی ژمارە 64 ساڵی 1966 هەموارکرا و هەموار دەکرێتەوە بەم شێوەی خوارەوە دوو وەقفی پاشکۆ لە کاتی نەمانی لە ئەستۆگرتنی یان دەست پێکشانەوەی لە ئەستۆکار بە بڕیارێکی ئەنجومەنی لێپرسینەوە یان دادگای باری کەسی و بەرامبەر بەڕێوەبردندا بە ڕێژەی 135 لە سەدای کۆی گشتی داهاتەکە وەردەگرێت بەڕێزان سەبارەت بە مادەی یەک دوو پێشنیارەیە بەڕێزە لەگەڵ یەکەمە وەک خۆی کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم لیژنەکان پەسەند کرا مادەی دوو بەڕێزان فەرموون بیخێنەوە تۆزێ پەلە سەبارەت بە مادە دوو دوو پێشنیار هەیە پێشنیاری یەکەم وەک خۆی پێشنیاری دووەم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند پیادەکردنی خاڵی ئەلف لە مادەی چاری یاسای بەڕێوەبردننی ئەوقافی عێراق ژمارە 64 ساڵی 1966 هەموار کراو هەموار دەکرێتەوە بەم شێوەی خوارەوە یەک ئەلف دیوانی چاودێری وەقفە دیوان چاودێری وەقفە پاشکۆکان دەکات لە ئەستۆگرانی دەپرسێتەوە لە بەرامبەردا سی لە سەتای کۆی گشتی داهات هەر وەقفێک وەردەگیرێت و لە کاتی گۆڕینی وەقفکرا بۆ ملک لە ڕێگەی سەرپێچی و زێدەڕۆی سکالا بەرز دەکاتەوە بە دیوان بە مەرجێک بڕی سی لە سەدای کۆی گشتی داهات وەردەگیرێت و لە دوای جێبەجێکردنی مەرجەکانی وەقفکار و بڕەکە لە نۆژەنکردنەوەی مزگەوت و حوزرە و قوتابخانە ئیسلامیەکان خەرج دەکرێت بەڵێ مادەی دوو بەڕێزان دوو پێشنیارێر بەڕێزە لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان پەسەند کرا مادەی سێ مادە سێ پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن وەک خۆی بەڕێزان هیچ پێشنیارێک نییە پەسەند کرا سەبارەت بە مادە چار هیچ پێشنیارێک نییە وەک خۆی مادە چوار هیچ پێشنیارێک نییە وەک خۆی پەسەند کرا مادە پێنج ئەم یاسایە لە ڕێکەوتنی بەڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت مادە پێنج هیچ پێشنیارێک نییە وەک خۆی سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن دوو پێشنیار هەیە پێشنیاری یەکەم وەک خۆی پێشنیاری دووەم پێشنیاری هەردوو لێژنەی تایبەتمەند هۆکارەکانی دەرچواندن بە مەبەستی ڕێخستنی داهات و خەرجەکان لە وەقفە پاشکۆکان و بەکارهێنانی بۆ خزمەتکردنی مزگەوت و حوجرە و قوتابخانە ئیسلامیەکان بە مەرجی لە بەرچاوگرتنی مەرجەکانی واقفکار ئەم یاسایە دەرچوێندرا بەڵێ بەڕێزان هۆیەکانی دەرچواندنە بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان پەسەند کرا کۆی یاساکەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵە 67 ئەندام لە ژوورەوەن بە 66 ئەندام پەسەند کرا دەنگی نەدا 67 لە ژوورەوە بڕگەی دوایەوە
بەڵێ بەڵێ سەرۆکاتی لیژنەی یاسایی فەرمونون ئەوەی ترمان بۆ تەواوکەن بەڵێ فەرمونون بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی دەنگدان لیژنەی کاروباری یاسایی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 23/11/2022 کاتژمێر 11 بەیانی کۆبوونەوەی خۆی ئەنجامدا بۆ تاوتێکردن و داڕشتنەوەی پێشنیارەیەنەی کە لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە پێشکەشکراون سەبارەت بە پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان داش عێراق ژمارە 14 ساڵی 2008 لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا دوای گفتوگۆکردن و تاوتێکردن لە لیژنەکان ئەم گەیشتینە ئەم دەرەنجامانەی خوارەوە سەبارەت بە ناونیشان هیچ پێشنیارێک نییە وەک خۆی سەبارەت بە ناونیشان هیچ پێشنیارێک نییە بەڕێزان وەک خۆی پەسەند کرا بەڵێ مادە یەکمان بۆ بخوێنەوە فەرمونون سەبارەت بە مادە یەک دوو پێشنیار هەیە پێشنیاری یەکەم مادەکە بەم شێوە لێ بکرێت دەقی مادە یەکەمی یاساکە هەموار دەکرێت بە زیادکردنی سێ برگە و بەم شێوەی خوارەوە دەخێنرێتەوە یەکەم هەرێمی کوردستان داش عێراق دوام وەزیری دادی هەرێم سێەم ئەنجومەنی شورای هەرێم چوارەم سەرۆکی ئەنجومەنی شورا پێنجەم ڕاوێژکار لە ئەنجومەنی شورا شەشەم ڕاوێژکاری یاریدەدەر لە ئەنجومەنی شورا پێشنیاری دوام وەک خۆی مادە یەک دوو پێشنیار هەیە یەکەم بەڕێزان کێ لەگەڵە کەس لەگەڵ نییە دووەم وەک خۆی پەسەند کرا مادەی دوو سەبارەت بە مادەی دوو سێ پێشنیار هەیە پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا دەسەواژەی یاساکاری بکرێتە یاسایی پێشنیاری دوام مادەکە بەم شێوەیە لێ بکرێت دەقی مادەی دووەمی یاسایەکە هەموار دەکرێت بەم شێوەیە دەخێنرێتەوە ئەنجومەنێک لە هەرێم پێک دێت بە ناوی ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان داش عێراق کەسایەتێکی معنەوی هەیە و لە ڕووی کارگیریەوە سەر بە وەزارەتی دادا و وەرەگای لە هەولێرە و پێکهاتەی ئەنجومەن لە سەرۆک و دوو جێگیر یەکێکیان بوو کاروباری دادوەری کارگیری و ئەویتریان بوو کاروباری ڕاوێژکاری و یاساکاری و ژمارەیەک ڕاوێژکار کە ژمارەیان لە 8 کەس کەمتر نەبیت و لە 12 کەس زیاتر نەبێت و ژمارەیەک ڕاوێژکاری یاریدەدەر کە ژمارەیان لە 6 کەس زیاتر نەبێت پێشنیاری سێیان وەک خۆی بەڕێزان سەبارەت بە مادەی دوو سێ پێشنیارەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان کەس لەگەڵ نییە سێم وەک خۆی پەسەند کرا بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە سێ پێشنیار هەیە پێشنیار یەکەم مادەکەەوە خۆی تەنها بخاڵی یەکەمی بڕگە یەکەم بەم شێوەی لێ بکرێت یەکەم دەستەی گشتی لە سەرۆک وەرد و جێگیرانی ڕاوێژکارەکان پێک دێت دانیشتەکان بە سەرۆکایەتی سەرۆک و یەکێک لە جێگیرەکانی کە سەرۆک دیاری دەکات ساز دەکرێت پێشنیاری دووەم مادەکەەوە خۆی تەنها بڕگەی سێم و چوارەم و پێنجەمی بەم شێوەی خوارەوە لێ بکرێت سێەم دادگای باڵای کارگەری بە سەرۆکایەتی سەرۆکیان ئەوەی ڕای دەستپێرێت لە ڕاوێژکاران و ئەندامەتی چوار ڕاوێژکار و دوو ڕاوێژکاری یاریدەدەر پێک دێت کە دەستەی سەرۆکایەتی دەستنیشانیان دەکات و لۆبواری پیادەکردنی تایبەتمەند لە دادوەریەکان کە جێگای دەستەواژەی دەستەی گشتی دەگرێتەوە کە لە هەر شوێنێکی ئەم یاسای هاتبێت چوارەم دادگای کارگەری دادوەری بە سەرۆکاتی دادوەرێک لە پۆڵێنی یەکەم و ئەندامەتی و دوو دادوەر لە پۆڵێنی دووەم و یاسەیەم یان ئەندامەتی دادوەرێک و ڕاوێژکارێک پێک دێت جێگەی دەستەواژەی دادگای کارگەری دەگرێتەوە لە هەر شوێنێکی ئەم یاسا و لە هەر یاسایەکی دیکەی بەرکار لە هەرێم هاتبێت پێنجەم دادگای دادوەری فەرمانبەرانی هەرێم بە سەرۆکاتی جێگیری سەرۆکی ئەنجومەن بۆ کاروباری کارگەری دادوەری ئەندامەتی دوو لە ڕاوێژکاران پێک دێت کە دەستەی سەرۆکاتی دەستنیشانیان دەکات و لە کاتی ئامادەنەبوونی جێگیری سەرۆک ئەوانی دێرینترین ڕاوێژکاری سەرۆکاتی دادگا دەکات جێگەی دەستەواژەی دەستەی بە زەرفتکردنی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی عێراق دەگرێتەوە کە لە هەر شوێنی ئەم یاسایە هەر یاسایەکی دیکەی بەرکار لە هەرێم هاتبێت پێشنیاری سێیەم وەک خۆی مادەی سێ بەڕێزان سێ پێشنیارەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان کەس لەگەڵ نییە لەگەڵ سێم پەسەند کرا سەبارەت بە مادەی چوار هیچ پێشنیارێک نییە وەک خۆی سەبارەت بە مادەی چوار هیچ پێشنیارێ نییە وەک خۆی پەسەند کرا بەڵێ مادەی پێنج بەڕێزان برای سەرۆکە پەرلەمانی سەبارەت بە مادەی 5 دوو پێشنیار هەیە پێشنیاری یەکەم مادەکە بەم شێوەیە لێ بکرێت برگەی یەکەمی مادەی 12
دوڵەمی یاساکە هەموار دەکرێتەوە بەم شێوەیە دەخوێنرێتەوە. یەکەم پێویستە دادگای دادوەری کارگیری لە سنتەری پارێزگاکانی هەرێم و بە پێی پێویستی پەرژەوەندی گشتی دا بمەزرێن. پێشنیاری دووەم وەک خۆی. بەڵێ بەڕێزان دوو پێشنیار هەیە. هەر بەڕێزێ لەگەڵ یەکەمە، کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان. مادەی 5 پەسەند کرا. مادەی 6 برای سەرۆکە پەرلەمانی سەبارەت بە مادەی 6 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە بەم شێوەیە لێ بکرێت: بریاری دادگای دادوەری کارگیری لە ماوەی 30 ڕۆژ لە ڕۆژی دواتر پێڕاگەیاندنی یان ئەژمارکردنی بە پێڕاگەیاندرا و لەلایەن ئەو کەسەی کە مافی تانەلێدانی هەیە دوای ئاگادارکردنەوەی شیاوی تانەی پێداچوونەوەیە لە بەردەم دادگای کارگیری باڵا و بریاری دادگەش لەم بارەیەوە بمبڕە. پێشنیاری دووەم وەک خۆی. مادەی 6 دوو پێشنیارەیە. بەڕێزێ لەگەڵ یەکەمە بەڕێزان، کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم پەسەند کرا. بەڕێز سەرۆکی پارلەمان سەبارەت بە مادەی 7 دوو پێشنیارەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا بڕگەی یەکەمی مادەکە بەم شێوەی لێ بکرێ. یەکەم مەرجە بەر لە پێشکەشکردنی تانە بۆ دادگای دادوەری کارگێڕی دادخوازی بۆ بڕیارەکە لەلای ئەو لایەنەی بڕیارەکەی دەرکردووە یا سەرۆکایەتی ئەو لایەنەی بڕیارەکەی دەرکردووە بکرێت لە ماوەی 40 ڕۆژ لە ڕێکەوتی پێڕاگەیاندنی کەسی خاوەن بەرژەوەندی بە بڕیارە کارگێڕیەکە یا ئەژمارکردنی بە پێڕاگەیاندراو و پێویستە لەسەر ئەو لایەنە کارگێڕیەش لە ماوەی 30 ڕۆژ لە ڕێکەوتی تۆمارکردنی دادخوازیەکە تێڕوانینی بۆ بکات. پێشنیاری دووەم وەک خۆی. مادەی 7 بەڕێزان دوو پێشنیارەیە. بەڕێزێ لەگەڵ یەکەمە، کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان پەسەند کرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 8 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادەی 8 هیچ پێشنیارێ نییە بەڕێزان وەک خۆی پەسەند کرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 9 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. سەبارەت بە مادەی 9 بەڕێزان پەسەند کرا. سەبارەت بە مادەی 10 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادەی 10 بەڕێزان پەسەند کرا. مادەی 11مان بۆ بخێنەوە. فەرموون بەڕێزان. سەبارەت بە مادە 11 دوو پێشنیار هەیە. پێشنیار یەکەم مادەکەەوە خۆی تەنها بڕگەی دووەمی مادەکە بەم شێوە لێ دەکرێت. دووەم ساڵانە یان بە پێی پێویستی لە ماوەی ساڵێکدا راپۆرتێک سەبارەت بە بوونی کەم و کوڕی ئاڵۆزی لە یاسا بەرکارەکاندا زێدەڕەوی و خراپ بەکارهێنانی دەسەڵاتی کارگێری و ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەکات. بەڵێ بەڕێزان پێشنیاری دووەم وەک خۆی. بەڵێ سەبارەت بە مادەی 11 دوو پێشنیارەیە. بەڕێزێ لەگەڵ یەکەمە، کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم پەسەند کرا. سەبارەت بە مادە 12 دوو پێشنیار هەیە. پێشنیار یەکەم مادەکەەوە خۆی تەنها بڕگە یەکەمی مادەکە بەم شێوەی لێ بکرێت. یەکەم سەرڕای مەرجە گشتیەکانی دامەزراندن دوای دەرتونیان لە کۆلێژی یاسا و پێویستیار یەکە لە سەرۆک و جێگیران 20 ساڵ و ڕاوێژکارانی یاردەدر 15 ساڵ خزمەتی کردەیان لە ئەرکی دادوەرییان پارێزەری یان یاسایی یان ئەکادمی لە بواری یاسادا هەبێت. پێشنیاری دووەم وەک خۆی. بەڕێزان سەبارەت بە مادەی 12 دوو پێشنیارەیە. بەڕێزێ لەگەڵ یەکەمە، بەڵێ دوو ئەندامە. بەڕێزێ لەگەڵ دووەمە بەڕێزان پەسەند کرا. سەبارەت بە مادەی 13 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا بڕگەی پێنجەمی مادەکە لا ببرێت. پێشنیاری دووەم وەک خۆی. مادەی 13 دوو پێشنیارەیە. بەڕێزێ لەگەڵ یەکەمە، کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان پەسەند کرا. برای سەرۆکە پەرلەمانی سەبارەت بە مادەی 14 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادە 14 وەک خۆی بەڕێزان پەسەند کرا. برای سەرۆکە پەرلەمانی سەبارەت بە مادەی 15 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادەی 15 وەک خۆی پەسەند کرا. برای سەرۆکە پەرلەمانی سەبارەت بە مادەی 16 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادەی 16 بەڕێزان پەسەند کرا. برای سەرۆکە پەرلەمانی سەبارەت بە مادەی 17 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادەی 17 بەڕێزان پەسەند کرا. برای سەرۆکە پەرلەمانی سەبارەت بە مادەی 18 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. 18 بەڕێزان پەسەند کرا. 19 برای سەرۆکە پەرلەمانی سەبارەت بە مادەی 19 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. 19 بەڕێزان پەسەند کرا. بۆ یەکان
برای سروکا پارلمانی سبارت به هویکانی دەرچواندن هیچ پێشنیاریت نییە وەک خۆی. هۆیەکانی دەرچواندن بەڕێزان پەسەند کرا. چەند کەس ژوورە؟ 62. 62. بەڕێزان هەر بەڕێزێ لەگەڵ کۆی یاساکێ با فەرمێ دەست بەرزکاتەوە. 60 بەدەنگی 60 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. زۆر سوپاس دەستخۆشیتان لێ یەکەین بەڕێزان. لیژنەی یاسایی فەرموو بچنەوە شوێنەکانی خۆتان. دەست بە جێبەجێکردنی بڕگەیەکی گرنگی بەرنامەی کارەکەین کە بریتیە لە خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای کار لە هەرێمی کوردستان بۆ یەکەم جار لە مێژووی هەرێمی کوردستان و مێژووی پەرلەمانی کوردستانە کە هەوڵە درێ کوردستان ببێ بە خاوەنی یاسای کاری خۆی کە پێوەرە نێو دەوڵەتیە هاوچەرخەکانی تیا بەرجەستە ببێ. بەڵێ بێگومان بەردەوامە بێ. سەرۆکایەتی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی با فەرموون. سەرۆکایەتی لیژنەی یاسایی ناوەرن لیژنەی کۆمەڵایەتی ئەو لەوێت بۆ ئەوانە. سەرۆکایەتی یاسایی و لیژنەی کۆمەڵایەتی با فەرموون. یەک لەحزە بەڕێزان ئەندامانی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەن راپۆرت بکرێ بە بنەما بۆ مناقەشە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵا با فەرمێ دەست بەرزکاتەوە. پەسەند کرا. زۆر سوپاس. فەرموون دەست بخێنەوەی راپۆرتەکە بکەن. فەرموون. والله طبعا لا بص ركادي برنامج بي وتتاوز دسبت والله شلون من طريقه بەڕێزان فەرموون. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی لیژنەی تایبەتمەند کە ڕاستاندنی بۆ کراوە لەلایەن لیژنەی کاروباری یاسایی. لیژنەی کاروباری یاسایی ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 21/2022 کاتژمێر 2:30 بەیانی کۆبوونەوەی خۆی ئەنجامدا بە مەبەستی پێداچوونەوە داڕشتنی یاسایی و دڵنیابوون لە دژنەبوونی دەقەکان لەگەڵ دەستور و یاسا کارپێکراوەکان بە پێی حکمەکانی مادەی 85 بڕگەی یەکەم و سێەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان تایبەت بە راپۆرتی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆچی لە مافی مرۆڤ بۆ خوێندنەوەی دووەم سەبارەت بە پرۆژە یاسای کار لە هەرێمی کوردستان لیژنەی یاسایی راپۆرتی لیژنەی تایبەتمەندی پێ پەسەندە. پرۆژە یاسای کار لە هەرێمی کوردستان بەشی یەکەم پرۆژە یاسای کار لە هەرێمی کوردستان داش عێراق ژمارە ساڵی 2022. بەڕێزان سەبارەت بە ناونیشان کێوێ قسە بکە. بەڵێ ناوەکان بنووسە مناخان. دکتۆر ڕێبوار کاک مەلاوس. کاک مەلاوس فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشەچی بە پێویستە زانم دەستخۆشی لە لیژنەی تایبەتمەند بکەین بۆ ئامادەکردنی ئەم پرۆژە یاسایە چکە بەڕاستی ئەم پرۆژە یاسایە زۆر گرینگە بۆ دۆزینەوەی هەڵیکار بە یەکێک لە پێداویستەکانی ئەم قۆناغەدا دەندرێت بە تایبەت لە ئێستادا کە ژمارەیەکی زۆری کرێکاری بیانی لە هەرێمی کوردستان بوونیان هەیە بەمەش لەگەڵ مەرج و ڕێنمایی کارە نێودەوڵەتیەکان یەک دەگرێتەوە و دەستکەوتێکی گەورەیە بۆیە من پێشنیار دەکەم بکرێت بە یاسای کاری هەرێمی کوردستان لە باتی لامەکە بکرێتە یا و زۆر سپاس. بەڵێ سپاس دکتۆر ڕێبوار. وەڕێز سەرۆکی پەرلەمان دیارم پرۆژە یاسایەکی استراتیژی گرنگە وەکو هاوڕێم کاک مەلاوەیسیش ئاماژەی پێکرد هەم دەرفەتی کار دەدۆزێتەوە بە دیوێکە هەمیش لە هەمان کاتە گەرەنتیکردنی مافی کرێکارانە بۆ ئەم پێشنیازەکەم لە سەرزەویەوەی کە باسم کرد ناونیشانەکە بۆ شوێ خوایرەوەی لێ بکرێت پرۆژە یاسای کار و گەرەنتیکردنی مافی کرێکار لە هەرێمی کوردستان داشێرا. بەڵێ زۆر سپاس
مادەی یەکەمان بۆ بخوێننەوە بەڕێزە. مادە یەکەم بۆ مەبەستی حکومەکانی ئەم یاسایە زاراوە و دەستەوازەکانی خوارەوەمانەکانی بەرامبەریان دەگەێنن. یەکەم هەرێمی کوردستان داش عێراق. دووەم ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیرانی هەرێم. سێەم وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە هەرێم. چوارەم وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لە هەرێم. پێنجەم بەڕێوەبەرایەتی گشتی کار و کاروباری کۆمەڵایەتی. شەشەم بەڕێوەبەرایەتی کار لە پارێزگا و ئیدارە سربەخۆکانی هەرێم کە بە بڕیاری وەزیر دەهێنرێنە کایەوە. حوتەم لایەنی تایبەتمەند هەر لایەنێکی فەرمی بەرپرس لە جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە. هەشتەم دادوەری کار دادگای کار و دەستەی تایبەتمەندی کار لە دادگای پێداچوونەوە. نۆیەم کار هەر کۆشێکی مرۆیی یان جەستەیی کە کرێکار ئەنجامی دەدات بەرامبەر بە کرێیەک چ بە شێوەیەکی بەردەوام بێت یان ڕێکەوتەیی یان کاتی یان بەشەکی یان وەرزی. دەیەم کرێکار هەر کەسێکی سروشتی کە بە ئاراستەکردن و سەرپەرشتیکردن و لەژێر بەڕێوەبردننی خاوەنکاردا بە شێوەی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بەرامبەر بە کرێیەک جۆرەکەی هەرچۆن بێت کار دەکات. یازدەیەم کرێکاری بیمەکراو ئەو کرێکارەیە کە بە پێی یاسای خانەنشینی و دەستەبەرە کۆمەڵایەتی بەرکار لە هەرێم بیمەکراوە. دوازدەیەم خاوەنکار هەر کەسێکی سروشتی یان معنەوی کرێکارێک یان زیاتر بەرامبەر بە کرێیەک بەکار بخات. سێزدەیەم کرێ شایستەی نەختینە یان ماڵینەی کرێکارە لەسەر خاوەنکار بەرامبەر بەکارێک. هەر جۆرە دەرماڵەیەک کە دەدرێتە کرێکار و هەر کرێیەکی دیکە لە بری کاری سەرەڕایی بە پاشکۆ و تەواوکاری ئەو شایستەیەدا دەدرێت. چواردەیەم گرێبەستی کار ڕێککەوتنێکی زارەکی یان وسراوە کە کرێکار بەهۆیەوە لەژێر بەڕێوەبردن و ئاراستەکردن و سەرپەرشتی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆی خاوەنکاردا بەرامبەر بە کرێیەک کارێک یان خزمەتێک ئەنجام بدات. پازدەیەم کرێکاری ڕێککەوتەیی واتە عەرەضی ئەو کارەی پێویستیەکی لە ناکاو دەیخوازێت و سروشتەکەی جیاوازە لەو چاڵاکیەی خاوەنکار پیادەی دەکات تو ماوەی بەجێگەیاندنی لە 6 مانگ زیاتر نییە. شازدەیەم کاری کاتی ئەو کارەی سروشتی جێبەجێکردن و بەجێگەیاندنی ماوەیەکی دیاریکراوی دەوێت. حەڤدەیەم بەشەکار جوزئی ئەو کارەی بە کەمتر لە کاتژمێرەکانی کاری ڕۆژانەی ئاسایی دەقنووسکرا و لەم یاسایەدا تەواو دەبێت چ بە شێوەیەکی ڕۆژانە یان لە ماوەی چەند ڕۆژێکی هەفتەدا ئەنجام بدرێت. ئەو کاتژمێرانەی کارکردنیش لەسەر بنەمای هەفتانە یان لەسەر تێکڕای ماوەی ئیشکردنێکی دیاریکرا و هەژمار دەکرێت. هەژدەیەم کاری وەرزی ئەو کارەی لە وەرزی ناوبەناوی ڕێکخراودا ئەنجام دەدرێت. نۆزدەیەم کاری زۆرەملێ ناچارکردنی کرێکار بە ئەنجامدانی کارێک لەژێر حەڕەشەی هەر سزایەک لەلایەن خاوەنکار یان هەر کەسێکی دیکە. بیستەم دانوستانی بە کۆمەڵ ئەو دانوستانەیە کە بە مەبەستی دیاریکردن و ڕێکخستنی پەیوەندیەکانی کار یان مەرجەکانی لە نێوان خاوەنکارێک یان زیاتر یان یەکێک یان زیاتر لە ڕێکخراوەکانیان لەلایەک و سەندیکا یان ڕێکخراوێکی کرێکاران یان زیاتر یان نوێنەرانی هەڵبژێراوی کرێکاران بە پێحکومەکانی ئەم یاسایە لە حاڵەتی نەبوونی ڕێکخراوەکانی کرێکاراندا لەلایەکی دیکە ئەنجام دەدرێت. 21 ڕێککەوتنی بە کۆمەڵ بریتە لە ڕێککەوتنی نووسراوی نێوان خاوەنکار یان ڕێکخراوەکانیان لەگەڵ سەندیکا یان ڕێکخراوەکانی کرێکاران یان نوێنەری هەڵبژێرداویان لە کاتی نەبوونی سەندیکا و ڕێکخراو کە پەیوەندی و مەرج و بارودۆخی کار و حکومەکانی بەکارخستنی تایبەت بە بارودۆخی کار و مەرجەکانی بەکاربردن ڕێک دەخات. 22 ڕاهێنراو هەر کەسێک لە قۆناغی ئامادەکردن و ڕاهێنان و شیانداندا بێت. 23
کرێکاری نەوجەوان هەر کەسێک تەمەنی 15 ساڵی تەواو کردبێت و نەگەیشت بێتە 18 ساڵی. 24 کرێکاری بیانی هەر کەسێکی سروشتی کە هەڵگری ڕەگەزنامەی عێراقی نەبێت کار بکات یان خوازیاری کارکردن بێت لە عێراق بە سیفەتی کرێکار. 25 ناکۆچیەکانی کار هەر ناکۆچیەک کە لە نێوان کرێکارێک یان ڕێکخراوێکی کرێکاران یان زیاتر لەلایەک و خاوەنکارێک یان زیاتر یان ڕێکخراوێکی خاوەنکار یان زیاتر لەلایەکی دیکە دروست دەبێت دەربارەی ئەو مافانەی بە پێ حکمەکانی ئەم یاسا یان یاسای بەرکاری دیکەی تایبەت بە کار و کرێکاران یان پرسەکانی پەیوەست بە میکانیزمەکانی جێبەجێکردنی یان شرۆڤەکردنی گرێبەستێکی کاری تاکە کەسی یان ڕێکردنێکی کاری بە کۆمەڵی بەرکار یان بڕیارێکی ناوبژیوانی یاخود هەر ناکۆچیەک سەبارەت بە بەرژەوەندی ئایندەی پەیوەندیدار بە پێشنیاری هەموارکردنی مەرجەکانی بەکارخستن یان پشتبەستن بە مەرجی بەکارخستنی نوێ دێتە ئاراوە. 26 ڕێکخراوی کرێکاران ڕێکخراوێکی کرێکاری ئازادە و کەسێتی یاسایی سربەخۆی هەیە و نوێنەرایەتی بەرژەوەندەکانی کرێکاران و داکۆچی لە مافەکانیان و باشترکردنی بارودۆخی کارکردنیان لە بەردەم هەموو لایەنەکاندا دەکات. 27 ڕێکخراوی خاوەنکاران ڕێکخراوی خاوەنکارانی سربەخۆیە و گزارشت لە بەرژەوەندیەکانی خاوەنکاران و بەرگری لە ماف و خواستەکانیان دەکات و لە بەردەم لایەنەکانی پەیوەندیدار بەکارەوە نوێنەرایەتیان دەکات. 28 جیاکاری ڕاستەوخۆ هەر جیاکردنەوە یان دوورخستنەوە یان پێشەنگی پێدانێک لەسەر بنەمای نەژاد یان ڕەنگ یان ڕەگەز یان ئاین یان مەزهەب یان بیرۆڕای سیاسی یان ئایدیۆلۆژی یان باوەڕ یان ڕەچەلەک یان نەتەوە بێت. 29 جیاکاری ناڕاستەوخۆ هەر دوورخستنەوە یان پێشەنگی پێدانێک لەسەر بنەمای ڕەگەزنامە یان تەمەن یان باری تەندروستی یان باری ئابووری یان کۆمەڵایەتی یان ئەندامبوون و چاڵاکی سندیکایی بێت بە جۆرێک ببێتە هۆی پوچەڵکردنەوە یان لاوازکردنی جێبەجێکردنی بنەمای هاودەرفەتی یان یەکسانی لە مامەڵەکردن لە بەکارخستن و پیشەدا. 30 پرۆژە هەر شوێنکارێکی مادی یان گریمانەیی یان دیجیتالی یان هەر شێوازێکی دیکە کە خاوەنکاری بەڕێوەی ببات. 31 یێچەڵی سێکسی هەر ڕەفتارێکی جەستەیی یان زارەکی یان ئاماژەیی کە مۆرچێکی سێکسی هەبێت و کار بکات لەسەر شکۆمەندی ئافرەت یان پیاو بە هۆکارەکانی داواکردنی یان شوێنی کار بێت کە کاریگەری هەبێت لەسەر قبولکردن یان ڕەتکردنەوەی پێدانی کار یان بەردەوام بوون تێدا. 32 کاتژمێرەکانی کارکردن ئەو کاتەیە کە بە یاسا بۆ مەبەستی کارکردن و جێبەجێکردنی پابندیەکانی کرێکار بە پێی گرێبەستی کار دیاری کراوە. 33 کاری سەرەڕایی مەبەست لە کاری سەربارە بە پێی حکمەکانی ئەم یاسایە کە هەر کارێکە لە کاتی پشووی ڕۆژانە یان هەفتانە یان کاتژمێرە زیادەکانی سەرکاری ڕۆژانە یان ڕۆژەکانی جەژن و پشووە فەرمیەکان ئەنجام بدرێت. 34 نزمترین ئاستی کرێ ئەو کرێیە کە بە پێی یاسا بڕیاری لێدراوە یان ئەو کرێیەی لە پرۆژەی خاوەنکاردا بە پێی گرێبەستی کاری تاکە کەسی یان بە کۆمەڵ بڕیاری لێدراوە هەر کامیان زیاتر بێت. بەڵێ مادەی یەک بە ڕێزان کێ قسە بکە؟ ئێمە لە لیژنەوەتمان تەنها پشتگیری
بەڵێ کاک مەلاوێسی کاک ڕزگار ئیسا سوار خەدیجە خان کاک بەجەد کاک چیا ڕۆژان خان کاک شێخ زاهد شنۆخان کاک کاروان کاک جەمال کێمان نەنووسیوە بەڵێ نووسیومانە کاک شێخ زاهد لەنجە خان گولیزار خان کێمان نەنووسیوە کاک شاخەوان کاک بەڵێن بەڵێ شنۆخان بەڕێستەرۆکی پەرلەمان مادەی یەکەم بڕگەی چواردەیەم کە باس لە گرێبەستی کارەکە ئاماژە بۆ کراوە کە ڕێکەوتنی زارەکی یان نووسراوە پێشنیارەکەم ڕێکەوتنی زارەکی یان لا ببرێ یان ئەگەر لێژنە پێیان باشە بمێنێتەوە زەڕورە بمێنێتەوە سەقفێکی زەمەنی دابنرێ بۆ ئەوەی کە زارەکیە بۆ نمونە ئەو کارانی کە چەند کاتژمێرێک ئەخایەنێ یان چەند ڕۆژێک ئەخایەنێ 22 ڕاهێنراو ئەڵێ هەر کەسێکە لە قۆناغی ئامادەکردن و ڕاهێنان و شیاندندا بێت ئەگەر لەو قۆناغەیە بێت کاتە هێشتا ڕاهێنراو نییە لەبەرەوە پێشنیارەکەم بکرێت بە هەر کەسێک قۆناغی ئامادەکردن و ڕاهێنان و شیاندنی تەواو کردبێت بەڕێستەرۆکی پەرلەمان ڕاهێنەریش پێناسە نەکراوە ئەو کەسانەی کە ڕاهێنان بە کرێکارەکان کێن پسپۆڕیان چییە بڕوانامەیان چییە پێشنیارەکەم لێژنە خۆیان ئەم پێناسەیە دابنێن مادەی 29 باس لە جیاکاری ناڕاستەوخۆکات پێشەوە باسی جیاکاری ڕاستەوخۆکات بیرروڕای سیاسی تایە کە نابێ هەبێت لەوەشا پێم باشە زیاد بکرێت جیاوازی بیرروڕای سیاسیش نابێت ببێتەوە کاریکە جیاکاری بکرێت بەڵێ زۆر سپاس کاکاروان بەنای خدای گەورە میێرەبان بەڕێستەرۆکی پەرلەمان مادەی یەک تەواو من لەسەر چەند بڕگەیەک تێبینیم هەیە یەکەمینیان بڕگەی نوێم کاتێک کە باس دەکرێت تعریفی کار هەر کۆشتێکی مرۆیی یان جەستەی یان دەرونی و فکریە دەبێت دەرونی و فکری بۆ زیاد بکرێت چونکە ئیشمان هەیە کە بە ئیشێک جەستەی نیە بەڵام فکریە ئیشەکان وەکو سایکۆلۆجیست وەکو فیزیست وەکو کۆنسڵتانسی ئەمان هەمووی کۆمەڵێکیشن کە دەرونین لە ئەسڵدا یعنی پێویستیان بۆ هەیە کە ئەگەر ئەمەشی بۆ ئیزافە بکرێت یانزدەیەم بڕگەی یازدەم بە پرسیار بۆ لیژنەی یاسایی بەڕێز ئەمە پێویستی بە یاسا هەیە لە ئەسڵ بە ئایا یاسای حاضر لە پەرلەمانی کوردستان بۆی کە دەست بە جێبەجێکردنی بیمەی کرێکاری هەر نییە لە هەرێمی کوردستان خۆی مە کێشەیەکە لە کێشەکان هیوادارم کە بتوانین لەو ماوەیە چارەسەری بکەین چواردەیەم پشتیوانی شنۆخان دەکەم 100% لەوەی کە ڕێکەوتنی زارەچی یەکێکە لەو ڕێکەوتنانەی کە کێشەی گەورەی بۆ کرێکار و هەندێک جار بۆ خاوەنکاریش دروست کردووە و ئەمە لێکەوتەی نەرێنی یەکجار زۆری هەیە بۆیە پێشنیاز دەکەم لێکەوتەی ڕێکەوتنی زارەچی لا ببرێت هەر لە دوای ئەمەوە لە دوای بڕگەی یانزەیەم پێشنیاز دەکەم پێناسەی پاداشتی بۆ زیاد بکرێت چۆمە کاری سەرڕاییمان هەیە بەڵام پاداشمان لێرە تعریف نەکردووە بەشێکی کاری سەرڕایی ڕەتی هەیە پاداشتەوە چەند لەوێ باسکراوە بەڵام پێشنیاز دەکەم بەو شێوەیە زیاد بکرێت لە بڕگەی 33 تەوان هەر جۆرە دەرماڵەیەکیان پاداشتێکە کە خاوەنکار پابەندە بە پێدانی بە جۆرەی کاتژمێری کارکردنی زیادە ڕاستە لە کاری سەرڕایی دووبارە باسکراوە بەڵام بە شێوەی پاداش لێرە ئەگەر ئیزافە بکرێت تعریف بکرێت باشتر دەبێت بڕگەی شانزەیەم کە باس لەوە دەکا ئەو کارە سروشتی جێبەجێکردن و بەجێگانی ماوەیەش دیاریکراوی دەوێت ئەمە وازەحە یعنی تەحسین حاصلە بەڵام بکرێت بەوەی لە ماوەیەکی دیاریکراودا کۆتایی دێت نەک ماوەیەکی دیاریکراوی دەوێت بەڵکو لە ماوەیەش دیاریکراودا کۆتایی دێت هەژدەیەم بڕگەی هەژدەیەم باس لە کاری وەرزی دەکات بەڵام لێرە ئەو کارەی لە وەرزی ناو بەناو ڕێکخراودا ئەنجام درێت ئەوانەی کە ساڵین ئەوانەی کە 6 مانگ جارێکن پرۆژە هەیە ڕێکخراوی NGO دەیکات لە هەرێمی کوردستانیش ئەمانە زۆر لە ئێستادا خۆشبەختانە خەڵکێکەیە بۆ 6 مانگ پرۆژەیەک وەردەگرێت بۆ ساڵێک پرۆژەیەک وەردەگرێت ئیزافەی ئەمەی بۆ بکرێت پێم باش دەبێت و پێم وایە دقیقتریش دەبێت بیستەم دانوستانی بە کۆمەڵ ئەمە تعریفی پیشەییە خۆی لە حەقەدا ئەمە شتێکە وجودی هەیە تۆ بۆچی بێ لێرە تعریفی بکەوە ئەمە شتێکە وڵایی تێبینی ترم ماوە خۆ مەش بیدە بەلیژنەکە کاک شاخەوان زۆر سپاس 2 دقەیە بەڵێ فەرموون دەست خۆش بێ بیدە بەلیژن بەڕێسەرۆکی پەرلەمان مادەی یەک خاڵی بیستەم پێشنیاری ئەوەکەین کاری وەرزی لا ببرێت لە بڕگەکە لە مادەکە هەڵبگیرێ سوپاس بەڵێ زۆر سپاس کاک مەلاویس بەڕێسەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی یەک چەند تێبینی و سەرنجێکمان هەیە لە بڕگەی چوارەم گرێبەستی کار ڕێکەوتنێکی زارەچیان نووسراوە کە کرێکار بەهۆیەوە لەژێر بەڕێوەبردن و ئاراستەکردن و سەرپەرشتی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ خاوەنکاردا بەرامبەر بە کرەیەک ئەجا بنووسێت کرەیەکی دیاریکراو یان خەمڵێنراو ئەو تێبینەم هەبوو هەروەها لە بڕگەی 19 کاری زۆرەملێ ناچارکردنی کرێکارە بە ئەنجامدانی کارێک بەبێ ویستی خۆی پێشنیار دەکەم ئەو وشەیە زیاد بکرێت هەروەها لە بڕگەی 26 ڕێکخراوی کرێکاران ڕێکخراوێکی کرێکاری ئازادە و کەسێتی یاسایی و دارایی و کارجێڕی سربەخۆی هەیە
هەروەها لە بڕگەی سی ئەوە نووسرایە پرۆژە هەر شوێنکارێکی لۆ نەک پێشنیار دەکەم بکرێت هەر یەکەیەکی مادی یان گریمانەی یان دیجیتاڵی یان هەر شێوازێکی دیکە کە خاوەنکارێک سروشتی یان معنەوی بەڕێوە ببات و پرسیارێکیشم هەیە مەبەست لە شوێنکاری گریمانەی و دیجیتاڵی چییە؟ ئەم چەند وشەیە زیاد کراوە و هەروەها سەبارەت بە بڕگەی سیویەکەم گێچەڵی سکسی هەر ڕەفتارێکی جەستەیی یان زارەکی یان ئاماژە کە مورکێکی سکسی هەبێت کار بکات لەسەر شکۆمەندی لە جیاتی ئافرەت یان پیاو بکرێتە مرۆڤ ئەوەکەی مانایەکەی شاملتر و کاملترە. باشە، زۆر سپاس. سەبارەت بە مادەی یەک تیبینیم هەیە لە بەرگەی نوێم، دەیەم، دوانزدەیەم و چواردەیەم. بەرگەی نوێم هەر کوششێکی مرۆیی یان جەستەئی فکری پشتگیری بەڕێز کاروان دەکەم کە فکری لێ زیاد بکرێتن کە ئەنجام دەدات بەرامبەر بە کرەیەک. پرسیارم لە بەڕێز لژنەی یاسایی ئەمەیە کرێ بۆ خانوو و کەلوپەل بەکاردەهێتن ئەتوو ناتوانانی مرۆڤ بە کرێ بگری، یانی ئەتوو موچەی بوو دابین دەکەی. بۆیە داوا دەکەم وشەی کرێ لە تەمامی پرۆژە یاساکە لا ببرێتن و بەرامبەردا موچە لێ زیاد بکرێتن یان بەرامبەر بە بڕاپارەیەکی دیاری کراو. بۆیە داوا دەکەم کە نوێیان بەم شێوای لێ بکرێتن هەر کۆششێکی مرۆیی یان جەستەیی فکری کە کرێکار ئەنجام دەدات بەرامبەر بە پارەیەک یان موچەیەکی دیاری کراو کە بە شێوەیەکی بەردەوام بیت یان ڕێککەوتن یان کاتی یان بەشێکی یان وەرزی بیتن. سەبارەت بە بڕگەی دەیەم بەم شێوای لێ بکرێتن هەر کەسێکی سروشتی کە بە ئاراسەکردن و سەرپەرشتیکردن و لە ژێر بەڕێوەبردننی خاوەنکاردا ئەم وشەیە لێ زیاد بکرێتن، ئاروزومەندانە لێ زیاد بکرێتن. و سەبارەت بە بڕگەی دوانزدەهەم بە هەمان شێوە خاوەنکار هەر کەسێکی سروشتیان معنەوی کرێکارێک یان زیاتر بەرامبەر بە موچەیەک یان پارەیەکی دیاریکراو لێ زیاد بکرێتن و هەر تاکید دەکەمەوە بە کرێگرتن تەنیا بوو کەلوپەل خانوبەر و ئەم شتانە بەکاردێتن. دووبارە تاکید دەکەمەوە کە بە کرێکردن لا ببرێتن موچە بۆ زیاد بکرێتن. زۆر سپاس. سپاس کاک شێخ زاهر. بەناوی خوای گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان لە مادەی یەکەم چەند تێبینیەکم هەیە خاڵی سێەم وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە هەرێم پێم باشە ئەو لێلا ببدرێت لەبەر وەزارەتی کاروباری هەرێم. خاڵی چوارەم وەزیری کاروباری کۆمەڵایەتی لە هەرێم دیسان پێم باشە ئەو لامە لا ببرێت. خاڵی پێنجەم بەڕێوەبەراتی گشتی کار و کاروباری کۆمەڵایەتی. لێرە من پرسیار دەکەم لە لێژنەی تایبەتمەند ئایا ئێمە یەک بەڕێوەبەراتی گشتی کاروباری کۆمەڵایەتیمان هەیە؟ ئەگەر یەکمان هەیە لە وەزارەتە پێویستە بنووسێ سەر بە وەزارەت، ئەگەر لە پارێزگاکانیش هەمانە بنووسێ بەڕێوەبەراتی گشتی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان پێم وابی باشترە. خاڵی شەشەم بەڕێوەبەراتی کار لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانی هەرێم کە بڕیار و وەزیر دەهێنرێتە کایەوە پێم باشە ئەو دەهێنرێتە کایەوە دادەمەزرێت بکرێتە دادەمەزرێت. خاڵی نوێم کار هەر کۆشتێکی مرۆیی یان جەستەیی کە کرێکار ئەنجامی بدات. لێرە پێشنیاری هەردوو برای بەڕێزکا کاروان و کاکرزگار دەکەم مرۆیی و هزریشی بۆ زیاد بکرێت. و خاڵی یازدەم کرێکاری بیمەکراو ئەو کرێکارەیە کە بە پێی یاسای خانەنشینی دەستەبەر کۆمەڵایەتی بەرکار لە هەرێم بیمەکراوە. لێرە پێشنیار دەکەم لەبەر ئەوە یاسایەکی تایبەتە پێناسەی بیمە بکرێ، چونکە لە یاساکانی دی ئەگەر هەش بیت لێرە زەرورترە بیمە چییە، یان چۆن بیمە دەکرێت. خاڵی سێزدەم بەڕێ سەرۆکی خاڵت ببوورە. خاڵی دوازدەم خاوەنکار هەر کەسێکی سروشتی یان معنەوی کە کرێکارێک یان زیاتر بەرامبەر بە کرێ بکار بخات. هەر کەسێکی سروشتی یان معنەوی کە پێویستی بەدەستی کار هەبێت ئەوەی بۆ زیاد بکرێت. خاڵی سێزدەم کرێ شایستەی نەختینەیان ماڵیە کرێکار لەسەر خاوەنکار بەرامبەر بەکارێک. لێرە پێم باشە بەو شێوەیە لێ بکرێت کرێ بڕێکی دیاریکراو لە نەختینە یان ماڵینە کرێکار لەسەر خاوەنکار بەرامبەر بەکارێک. بەڕێ سەرۆکی پەرلەمان دوو ئەو ماوە دوو. خاڵی چواردەیەم لێرە گرێبەستی کار ڕێکەوتنێکی زارەکی نووسراوە. لێرە پرسیار ئایا ئەگەر کەسەکە کە ڕوولالێک بی چۆن جێگای دەکەنەوە لێرانە؟
نەزارە چێ و ئەوەشیە خاڵیش کەم مایە بەڕێ سەرۆکی پەرلەمان. خاڵی 24م پێشنیار دەکەم لە کۆتایی بە مەرجی مامەڵەی هاوشێوەی بۆ زیاد بکرێت چکە کاتێک کرێکارێکی ئەزنەبی لێرە کار دەکات مەرجە لە دەوڵەتێکی تریش هەمان ئەو دەوڵەتە ڕێ بدات کە کرێکارێکی عراقی یان هەرێمی کوردستان لەوێ کار بکات و زۆر سپاس. زۆر سپاس کاک بەهجەت. برای سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 1 خاڵە 5 بەرەبەرەتی گشتی کار و کاروباری کۆمەڵاتی تقریبا هەمە ڕێیە کاک شێخ زاهری من هەیە بەس لەوێرە کەلیمەک زێدە ببیتن بشت بەرەبەرەتی گشتی گەشەپێدانی کار و کاروباری کۆمەڵاتی چونکە ئەو بخۆن و کە وسانیان ناوێ بوو چ لەوێرە وساهاتیە پرسیارە بوو لیژنێ ئەو لە جا بدەتن. خاڵە 6 بەرەبەرەتی کار لە پارێزگا و ئیدارە سەربەخەکانی هەرن کە بە بڕیاری وەزیر دەهێنرێنە کایەوە. نوکە وسانیە بەرەبەرەتی کار و دەستەبەری کۆمەڵاتی یعنی لەوێرە ئەف دەستەبەری کۆمەڵاتی پێدویە بێتە زێدەکردن سەر ناوێ ڕێڤەبەریە. سەربارەت خاڵە 9 کار هەر کوششێکی مروی یان جەستەیی یان هزری سەرڤێ خاڵی پشتگیریە برای بەڕێزان کاک شێخ زاهر و کاک ڕزگار و کاک کاروانی دکەم حقیقت چونکە با زۆر گرنگە کەسێکی هەی هزرا هەی فکرا هەی بۆ هەندێکە بشێتن شولێکی بخۆ پەیدا بکەتن. سەبارەت خاڵە 23 کرێکاری نوجوان هەر کەسێک تەمەنی 15 ساڵ تەواو کرد بێت نەتەواو کرد بیتن یعنی ئەگەر تەواو کرد بیتن نایەتە حسابکردن نوجوان چوو بیتە 15 ساڵیەدا یعنی یەک ڕۆژی بیتن چوو بیتە 15 ساڵیەدا بێتە حسابکردن. سەبارەت خاڵە 31 بابەتێ کار بکرد لەسەر شکومەندی ئافرەت یان پیاو نوجوانژی بێتە ئیزافەکردن سەر چونکە نوجوان نایەتە حسابکردن شوانە پێدویە کەلیما نوجوان وێرە بێتە زێدەکردن یانژی ببیتە بابەتێکی بێژین نێرومێ. زۆر سپاس سپاس زۆر بە گەرمی بەخراتنی بەڕێز وەزیرێن بۆ کاروباری پەرلەمانەکەین. ڕۆژان خان. برای سەرۆکی پەرلەمانی تێبینیامن سەر مادەیەک برگانەهێ سەر تعریفا کار بی ئەو هەر کوششێکی مروی ئەو کەلیما مروی بێت لادانی جهێوێ ویشکلی بێت خواندنێ نویسینێ کار هەر کوششێکی هزری یان جەستایی کە کرێکار دەیبەخشێت بەرامبەر بە کرەیەک چ پێشێوەیەکی بەردەوام بێت یان ڕێککەوتایی یان کاتی یان بەشەکی یان وەرزی پشتگیریە ئاخنێت کاک کاروان و کاک ڕزگار و شێخ زاهر و کاک بەهجەت دیتکەم سەر بێ تعریفێ تێبینیامنیا دوێت سەر برگە 19 بی سەر کاری زۆرە ملی ئەف تعریفا هەنێ ئەسڵان ناچارکردنی کرێکار جارێهش نەکرێکارە ڕسمی یعنی کرێکار هەندە خطوات ئۆبژت حتا ببێت کرێکار عەقدی گرێت دەتن تعریفایش دا واضحة كاتشوار بد كريكار الفيري بديف منظمة عمل دولية في تعريفها بيت نویسین بوی شکلی هر کاریک یان خدمت کردنیک بسا پنریتا سر هر کسیک لجر هراشی هر سزایک و ام کسش به ویستی خوی خوبخش نبوه با انجام دانی کارکه تیبینیام ناسیت سر برگاسیه بی تعریفا پروژه وی شکلی بیتن دارشتن پروژه هر پیگه‌ای کار کردن که کسی که سروشتی یا معنوی برای وی بباتو کریکاری که یا زیاتر به کار بهند به پیگیری بستی کار چکی پروژه اگر کریکار لینا بتن اصلا افیا سایه بوچیه و سپاس گلیزار خان برای سروکی پرلمان من تبینیم هی لماده یک برگی شانزده او بورا برگی هجدهم داله کاری ورزی یعنی کاری کی کاتیه هجدهم کاری کی کاتیه اما ل برگی شانزدهم هر نفسی او من پیناسه کردوه کاری کاتی برای من اگر ام برگی لقل برگی شانزدهم دمج بکرید باشتره چونکه لأصل عقوده عقد مستمره نك عقده کی کاتیه هر وها تبینیم هيا ل برگی سی داله پروژه
باشە چ جۆرە پرۆژەیەک ئێمە دوو پرۆژەمان هەیە پرۆژەی کارمان هەیە و پرۆژەی ئابووریمان هەیە پرۆژەی کار صاحب العمل و عمل دەگرێتەوە بەڵام پرۆژەی ئابووری دەتوانێت تەنها صاحب العمل تێدا بێ و لێرە ئێمە هەموارکردنی یاسای کار هەمواری دەکەین بەڕای من لێرە دەبێ وازح بێ پرۆژەی کارە نەک هەر ئەوا بەتەنە بنووسن سپاس زۆر سپاس کاک جەمال بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی یەکەم بڕگەی 32 کە تایبەتە بە کاتژمێرەکانی کارکردن ئەو کاتێک کە بە یاسا بۆ مەبەستی کارکردن بۆ جێبەجێکردنی پابەندیەکانی کرێکار بە پێی گرێبەستی کار دیاری کراوە من پێم باشە وا لێ بکرێ کاتژمێرە ئەو کاتەیە کە بە یاسا بۆ مەبەستی کارکردن و جێبەجێکردن پابەندیەکانی کرێکار لە چوارچێوەی یاسای کاتژمێرەکانی کارکردندا چونکە زۆر جار گرێبەست لە دەرەوەی یاسا دەکرێ ئەرچی زۆر قورس بۆ کرێکارەکە دادەنرێ و هەروە پشتیوانی لە ڕایەکانی کاک کاروان و شلۆخان و کاک ڕزگار و کاک شێخزاهیر و کاک بازەر دەکەم سوپاس کاک بەڵێن بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێرە یاساکە یاسایەکی گرنگە بریا بەڕێز وەزیری کاروباری کۆمەڵایەتیش لێرە بووە باشتر بوو لە ڕاستیە من لەسەر بڕگەی هەژدەیەم کە کاری وەرزی دیاری کردووە پشتیوانی لە کاک شاخوان و ئەو ڕائەکەم کە لا ببرێ لە خاڵی 24م پشتیوانی لە وتەکانی کاک شێخزاهیر دەکەم کە وشەی معاملە بالمثل یا مامەڵەکردنی وەگێکی لەگەڵ کرێکاری بیانی لە وڵاتەی کە دێ هەمان مامەڵە بێ خاڵی 26م ڕێکخراوی کرێکاران دیارە ڕێکخراوی کرێکاران خۆی تعریف کراوە لە یاسای ژمارە 37 ساڵی 2015 و سندیکاکان خۆشیان هەرداوای ئەویان کردووە کە بەو شێوازە دابڕێژرێتەوە کە ڕێکخراوی کرێکاران ڕێکخراوێکی کرێکاری ئازادە کە سەربەخۆی دارایی و کارجێڕی هەیە و کەسایەتیشی معنەویە کە نوێنەرایەتی بەرژەوەندیەکانی کرێکاران دەکات و بەرگری لە مافەکانیان دەکات و کار دەکات بۆ باشکردنی بارودۆخی کاریان و نوێنەرایەتیکردنیان بەرامبەر لایەنە جیاجیەکان بە پێی یاسا زۆر سوپاس سپاس کاک چییە؟ بەڕێز سەرۆکی پەرلەمانی خاڵا 25 تێبینیامە سەر ناکۆکیانی کار هەر ناکۆکیە کە نێوان کرێکار یان ڕێکخراوەکی کرێکاران بێت ڕایا من لایەنی حکومی جلی بێتە زێدەکرێن چکن گەلە جەرە کرێکار بۆ لایەنێکی حکومی کار کرد یان بۆ بسپۆرێک و شارازایەکیش دەر بۆ حکوومەتی کار دەکرد بەلێ لایەنی حکومی لێ نەهاتیە زێدەکردن من پێ باشە لایەنین حکوومەتی یان دەستگایەکی حکومی لێ بێتە زێدەکردنێ و زۆر سپاس لەنجەخان بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتیوانی لە گشت ئەو ئەندامە بەڕێزانە دەکەم کە لە پێناسی کار وشەی هزری زیاد بکرێ ئەوە جگە لەوەی کە لە خاڵی 15 تا 19 چەند جۆرێک کار پێناسەکرایە پێشنیار دەکەم کەوا کاری ئیزافیش زیادە بکرێ پێناسە چیلۆ بکرێ چکە زۆر جاری وا هەیە کارێک کە ڕێککەوتنی لەسەر دەکرێ چ لە ڕۆژانە لە کاتژمێرەکە چ لە کاتەکەی وەختی زیاتر دەوێ فا پێناسەکی پێ بدرێ لۆ ئەوەی مافی کرێکار لە کاتی کاری زیاد نەفەوتێتن کاری ئیزافی زیاد بکرێ لە 22م ڕاهێنرا و هەر کەسێک لە قۆناغی ئامادەکردن و ڕاهێنان و شیاندندا بێ بۆ کارکردن لە بوارێکی تایبەت بەڕێزان ئەگەر پێشنیار دەکەین ئەوە ئیزافە بکرێ باشتر دەبی لە خاڵی 26م ڕێکخراوی کرێکاران لەو ڕادەی کە دەرێن نوێنەرایەتی بەرژەوەندیەکان لەوێوە پێشنیار دەکەم چا بکرێتەوە نوێنەرایەتی کرێکاران دەکەن لە پێناو داکۆکیکردن لە بەرژەوەندی و مافەکانیان و باشترکردنی دۆخی کارکردنیان لە بەردەم هەموو لایەنەکاندا بەو شێوەیە دەستەواژەکە ڕێک بخرێتەوە لە کۆتایی سەبارەت بە خاڵی 30یەکەم کە باسی گێچەڵی سێکسی و ڕەفتاری جەستەیی دەکا پێشنیار دەکەم 30یەکەم ببیتە ڕەفتاری ناڕەوا و ڕێ پێنەدرا و ئینجا باسی ئەوانی تر بکرێ ئەوەی کە هەیە زۆر سوپاس خەدیجە خان
برای سروکی پارلمان سوارت با ماده یک برگی نویم لپناسای کار منش پشگیری ل کاک کاروان و کاک رزگار کاک شیخ ظاهر دکم لبروی که اما لراستی دا کوششی فکریش من هیا ولا یساکانش ملکی فکری پارزرا و باز کراوه سابارت با برگی چواردهمیش گیره بستی کار که دلیت ریکاوتنی زارکی لراستی دا زارکی بو سلماندن زور زحمته بویا لوجده پشگیری لشنو خان دکم و کاروان هر وها اگر زارکی لا ببرد هرچند لا بلین مادکانی دهاتو که دلیتن اگر زارکی بید به هموش وزکانی سلماندن دکرتن بلین اوی که دوا کار مافی خوی و دوا بکتو بسلمینید بلام استما بوچی یعنی وزارکی بید و همیشه به نصرا بید او گیره بسته که هیا لنیوان خوان کار و کری کار سوارت با برگی 31 باس لا پناسه گچلی سکسی دکت پن ویا که بمشی وازله بکرد هر رفتاری که جسته‌ای فاریزه زارکی فاریزه آماجه‌ای یا نوسین که مورکه کی سکسی هبید یعنی نوسینش زیاد بکره لبروی که زور جار با نوسینش دکرتن ام بابتا درست ببیتن و سپاس بله زور سپاس برزان ل اندامانی لجنه وزیری تایبەتمەندیان بەڕێز وەزیری هەرێم ئەگەر سەرنجێکیانە بفەرمون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵێ بە تاکید یەکەم شتێمە داوا دەکەینەوە پێشنیارانەی کە پژێرێکی زۆریان لێکراوە ئەگەر بۆ لیژنا بنێرێت ئەمە کارێکی چاکە. دوام لەبەر ئەوەی لە سەرەتادا جەنابی سەرۆکی پەرلەمان ئیشارەتی پێدا کە ئەمە یەکەمین جارە لە هەرێمی کوردستان یاسای کارمان هەبێت یاخود یاسای کار ئێمە بنووسینەوە بۆیە من پێم وایە پێویستی بە زۆرێک لە قسەکردن لەسەری دەبێت و ڕخنەشی تووشی ڕخنە و ڕخنەکاریش دەبێت هەر پێش 2 ڕۆژ بەشی هەرە زۆری ئەو ڕێکخرا و سندیکایانەی کە لەگەڵ لیژنەی ئێمە دانیشتن پێش 2 ڕۆژ پیشاندانیشیان کرد کە پێیان وایە ئەم یاسایە تەنها لە بەرژەوەندی خاوەنکارە و بۆ بەرژەوەندی کرێکارەکە نییە. بەڵێ بەڕێزان ئەندامانی بەڕێزی پەرلەمان قسەی باش کرا من پێم وایە ئێمەش لەوانەیە لە هەندێک لە بڕگەدا ئێمەش پشتگیریان لێ بکەین. بنمونە بۆ ئەگەر وەڵامی پرسیارەکان هەبێ پێویست ناکەوە تەفسیلە. بەرگەی شەشەم کە باسی بەڕێوەبەراتی کار لە پارێزگای ئیدارە سەربەخۆیەکان هەندێک لە بەڕێزان باسی دەستەبەری کۆمەڵایەتیش کرا. ئێمە بۆ دەستەبەری کۆمەڵایەتی من پێم وایە هەردوای ئەم یاسایە یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتیش دێتە پەرلەمان و مناقەشە دەکرێت. بڕگەی نۆیەم لە پێناسەی کارە کە کاکاروان و شێخ زاهیر و زۆرێک لە بەڕێزان باز پشتگیریان کرد ئێمەش پێمان وایە ئێمەش پشتگیری لە ئەوە دەکەین کە دەڵێ هەر کۆشێکی مرۆیی یان جەستەیی کە هەر کۆشێکی هزریش ئیزافەی بۆ بکرێت ئێمە پێمان وایە زیاتر ماناکەی بەرجەستە دەبێتن. لە بڕگەی 12یەم خاوەنکار هەر کەسێکی سروشتی یان معنەوی کرێکارێک یان زیاتر بەرامبەر بە کرێیەک بەکار بخەتوا بزانم خوێنەرە کاک ڕۆمی بۆ ئیسفادە لەوە خەتکەین ئەگەر پرسیارێکی محەدەدەیە پێویستی بە وەڵام هەیە فەرمونون. بەڵێ کە باسی کرێ کردوتی کرێ لێرە وشەی کرێ شایستە نیە بە موچە دابنرێت من پێم وایە کرێەکە پڕ بە پێستێتی بەڵێ تەوا کاک ڕۆمی فەرمو گوڵستان بەڵێ فەرمو 1 دقیقە گوڵستان خان فەرمو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بۆ پێشنیاری کە کرا کە بۆ کاری سەرباری بەڕێزان پێشنیاریان کرد لە یاساکەدانە لە خاڵی 33 کاری سەرڕایی هەیە بۆ ئۆڤەرتایمەکانە ئەو کاتانەی کە لە ڕۆژی پشوو یاخود لە ڕۆژی
کاتژمێری زیای کارکردن ڕۆژانە کار ئەکەنیا لە جەژن و پشۆفەرمیەکان ئەنجامەدرێت لێرە ئاماژەی پێدراوە هەر بۆ بەڕێزانی ئەندامانی پەرلەمان ویستمەوە ڕوونکردنەوە بەم سوپاس. بەڵێ شادی خان فەرمووە تۆ بەڕێزان بەناوی پەرلەمانی کوردستان بەخێراتنی بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی و شاندی یاوەری بەڕێزان دانیشتنەکە هەڵەگرین تا سەعات 2 سەعات و دەست پێەکەینەوە فەرموون.